جاری خدای بەخشندە و میرەبان بە خێراتنی سەرجەمی وانە ئەزیزەکانمانەکەی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی و ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوبەشی لقی سلێمانی و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەڵدەستەیە بە سازدانی سێیەم پانێڵی باڵاپۆشی لە شاری سلێمانی بۆ پڕبەرەکەتبوونی پانێڵەکەمان گوێبیستی چەند ئاەتێک دەبین لە قورئانی پیرۆز لەلایەن قورئان خوێن محەممەد سەڵاح باب فەرمێت السلام عليكم. بسم الله الرحمن الرحيم إن الأبرار لفي نعيم على الأرائك ينظرون تعرف في وجوههم نضرة النعيم يسقون من رحيق مختوم ختامه مسك وفي ذلك فليتنافس المتنافسون ومزاجه من تسنيم عينا يشرب بها المقربون إن الذين أجرموا كانوا من الذين آمنوا يضحكون وإذا مروا بهم يتغامزون وإذا انقلبوا إلى أهلهم انقلبوا وإذا انقلبوا إلى أهلهم انقلبوا فكهين وإذا رأوهم قالوا إن هؤلاء لضالون وما أرسلوا عليهم حافظين بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر صدق الله العظيم اللهم صل وسلم وزد وبارك على رسول الله وآله الأطهار على رسول الله وصحبه الأخيار
باڵاپۆشیدا هەنگاوەکانمان سلێمانی ڕازاوەتر کرد سەرپۆشەکانمان کچەکانمانی کردە شازادە ئەزیزان ئێستاش گوێبیستی وتەی بەخێرهاتن ئەبین لەلایەن خاتوونی زێدە ئەزیز خاتی پەیمان بەرپرسی دەستگا و سەنتەرەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی با بفەرمون. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. من دست بيقام بآياتي كقرآني بيروز خواهي قرأ لسورة أحزاب آي بنجونا أما شاكا بوا بيغمري خواه أفرمي عليه الصلاة والسلام أي بيغمري خواه صلى الله عليه وسلم بخزانة كانتو بكتشكانتو بأفرتاني بأوردار بغي باخويان دا خوشن أو باشتر بويان بوي توشي آزار نبو توشي گرفت نبن بيقو من خواهي قرأ لخوش بو مهربانا برامرتان لقي سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەهاوبەشی لەگەڵ ناوەندی زانکۆ و پەیمانگان بۆ ماوەی 3 ساڵە پرۆژەی باڵاپۆشی بەڕێوە ئەچێت. السلام عليكم. گەورەترین کارێک کە ئینسان لە ژیانی خۆیان کردبێتی بەڕای مرۆڤ ئەگەر خۆی بیری لێکاتەوە چی بێت؟ زۆر جار ئینسان عەقڵ لە مودەی ژیانی کە تێپەڕاندووە لە خۆی پرسێ باشە من ئەم هەموو ژیاوم گەورەترین ئیشێک کردبێتم مهمترین ئیشێک کردبێتم کە شاناسی پێوە بکەم کامیان بووە شەهادەکەم بووە ئیشەکەم بووە پار و ماڵەت و سامانەکەم بووە خوای پەروەردگار جوابی قسەیەمان بۆ هاتەوە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله چێ هەیە باشتری لەوە کردبێت کە داوای بۆ دینی خوا کردووە چێتان هەیە ئیشێکی کردبێت کارێکی کردبێت گەورەتر بێت لەوەی کە داوای کردبێت بۆ دینی خوا هەفتەی باڵاپۆشی کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو لە شاری سلێمانی بە تەرکیزەوە ئیشی لەسەر کراوە بیرۆکەی پرۆژەکە لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیەوە سەری هەڵدا کە یەکی دوی هەموو ساڵێک دیاری کراوە بۆ کارکردن لەسەر پانێڵی لەسەر باڵاپۆشی تر بە ئیڤێنت و پانێڵ و چالاکیانی کاکرێت ماوەی 3 ساڵە هەردوو ڕێکخراوی خوشکان و ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شاری سلێمانی ئەم دیاردەیان بەرز نرخاند و گەورەیان کردووە جیاوازی ئەم ئیشە و ئیشەکانی کاوەیە لە هەفتەی باڵاپۆشی کە ئێمە سوپاس دەخوا لە بەرووی لە شاری سلێمانی یەکەکانی خوێندن زۆر بەربڵاو و ژمارەیەکی بەرچاو تەلەبەمان هەیە ناچارن بە ڕۆژی ئیشەکە تەواو ناکرا بۆیە بدعەیەکی حەسەنەمان کرد ڕۆژی جیهانی باڵاپۆشیمان کرد بە هەفتەی باڵاپۆشی بۆی بتوانین یەک هەفتە بەکامڵ لە ماوەی هەفتەیەک لە 7 ڕۆژە خزمەت بەم بوارە بکەین ئەم ساڵ لە جیاواز لە ساڵانی ڕابردوو دوو هەنگاوی نێو گەورەمان لە هەنگاوی یەکەم ژماری ئەو کەسانی کە ئیمساڵ بەرداریان کردووە لە پانێڵەکانی باڵاپۆشی و لە پرۆژێکتی باڵاپۆشی کە سەرجەمیان خوێندکاری زانکۆ و پەیمانگانی سلێمانی ژمارەیان 1500 کەس بۆ بەرەو سەر تێپەڕاندووە کە ئیمساڵ لەلایەن هەردوو ڕێکخراوە خەڵات کراون و ساڵانی ڕابردوو ژمارەیەکی باڵاپۆشی نوێمان هەبوو ئیمساڵ الحەمدولله بەهۆی زیابوونی ژمارەی ئەوانی کە بەسەرمان کردوونەتەوە قسەمان لەگەڵا کردوون ئەنجامەکانی سوپاس بەخوای پەروەردگار خۆشتر و زیاترە سوپاسی خواکەین لەسەر نعمەتی کە پێی داوین و سوپاسی خواکەین کە ئێمەی هەڵبژاردووە تا بتوانین بەیداخەکەی هەڵبکەینەوە تا بتوانین داوا بە دینەکەی بکەین پێشمان وایە ئەوە یەکێکە لە گەورەترین نعمەتەکانی خوای پەروەردگار کە لەسەر یەژین و لەسەر ئێمەی ئینشاءالله بەخێر بێن بۆ پانێڵی باڵاپۆشی پانێڵی ئەمساڵ کەمێک جیاوازە بێ ئینشاءالله بۆی ئەوەی هەردوو مامۆستای بەڕێزمان جنابی دکتۆر بەختیار و مامۆستا شێرزاد تەشریفیان هێنا و سوپاسیانەکەین لە کاتی خۆیان گرتو و داویانە بە پانێڵەکەمان وەروەها پانێڵی دووەمیشمان کە تایبەتە بە پانێڵی ئەزمونداران کە ئەمە ژەنگارێکی تازە ئیمساڵ کە ئەمان زلێوە بێت زیاتر ئەزمموی ئەو کەسانەتان ببواتینەوە کە باڵاپۆشن و ئێستا خاوەنی پێگە و مەقامی خۆیانن لە کامل لە کۆمەڵگە و خاوەنی پیشەی خۆشیانن لە هەمان کاتە بۆ هیوایین بتوانین سودێک بگەێنین سوپاس بۆ ئامادەبوونتان بەردەوام بین ئینشاءالله ئیمساڵ ڕازاوەتر و بە ئینشاءالله بە پشتیوانی خوای پەروەردگار ساڵەکانی کەش بەرەو هەنگاوی گەورەتر و بەبەرەکەتر دووبارە بەخێر بێن سەرچاوم باڵاپۆشی تەنیا پارچەیە قماش نییە بەڵکو ڕێگەیەکە بەرەو بەهەشت ئەزیزان ئێستاش دەست ئەکەین بە بڕگەی یەکەمی پانێڵەکەمان داوا لە زۆر بەڕێز دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی ئەکەین با بفەرمین بۆ پێشکەشکردنی بابەتەکەیان
بسم الله الرحمن الرحيم. خوشکان برانی خۆم سڵای خۆی گەورەتان لێبێ. سوپاس بۆ ڕێکخراوی خوشکان، سوپاس بۆ ڕێکخراوی قوتابیان، سوپاس بۆ هاتنی جەنابتان. مامۆستا قسەیەکی جوانی وەدوتی بتبیرم ئەمڕۆ یەکەم جاوتی پیاوانە محاضرە دێ دوایوتی نە ژنانە، چکە بە جددی ئەمڕۆ قسە بۆ ئێوەیە، بۆیە محاضرەکە تۆزێ ژنانە ئەکەین، بەڵام بە ژنانەیەکی معقول و چاک کە بتوانین استفادە بە هەموو لایەک بگەینین. یعنی من لە ڕێگا بە جددی لە ڕێگا کە هاتم بۆم هۆڵە شتێکم بیر کەوتەوە بە خۆم وموت عەجیبم لێ دێ، عەجیبم لێ دێ. ئەمڕۆ من ئەمەوێ پشتگیری شتێ بکەم کە چەندین ساڵە لە کوردی خۆمانە کولتورە و هەبووە. عەجیبم لێ دێ ئەمڕۆ دەمانێت شتێ بکەین بە ڕەسەن و پشتگیری بکەین و بیکەینەوە بە کولتورێکی کۆمەلگا کە سەرکردن نییە لەم سەرکردانی کوردستان، بە مردووەکان و بەوەی زیندوو شە و تۆز لە تەمەنی سەر و 45-50 ساڵە ژنەکەی خۆی پاڕادەیەک، دایکی، نەنکی کەسە نزیکەکانی لەو جۆرە نەبێ. عەجیبم لێ دێ ئەگەر ئێمە شانازی بە حەبسەخانی نەقیبەوە بکەین و ئەویش بەو جۆرە بوو بێ. عەجیبم لێ دێ شانازی بە قازی محەممەدەوە بکەین و بە شێخ مەحموود و بە هەموو بەو کەسە سەرکردانی کە کۆن و تا ڕادەیەک نزیکیش هەمان بووە، هەموو لەم جۆرە بوونە، هەموو خێزانیان کەسە نزیکەکانیان باڵاپۆش بوونە، بەڵام تازە بە تازە بێن دیفاعی لێ بکەین و وەڵا وایە وەڵا وان نییە و بەخوا احتیمال ئاوا لە ڕووی توبیە وابێ. لەبەرەوە بێجگە لەوەی کە لە ڕووی دینیەوە کەم تا زۆر وەکۆڵە جزورێکی هەیە، بنچینەیەکی هەیە لە ناو کۆمەلگای ئێمە، بەڵام هەروەکو کوردەواریش کەم تا زۆر لە ناو کوردەواری خۆمانە مەسەلەی باڵاپۆشی ڕۆڵی هەیە، کاریگەری هەیە و وجودی هەبووە. من ئەمڕۆ باسی کۆمەڵە شتەکەم لە ڕووی دەرونیەوە، یان ئەگەر لە ڕووی دەرونیەوە باسی یەکەم وەکو دکتۆرێک وەکو تاکێکی ئەم کۆمەلگا. جارێکەم کەسایەتی چییە بەڕێزان؟ دراسە کراوە کەسایەتی بە کۆمەڵە شت دروستە بێت کە هەندێکیان پەیوەندی بە ڕواڵەتەوە، هەندێکیان پەیوەندی بە ناخەوەی. زۆر جار ئەوەی کە شەخصێک لە جلوبەرگە لە زمانی جەستەیە هەیەتی دەبێت بەشێک لە کەسایەتی، دەبێت بەهۆی بەشێک لە هۆکاری کاریگەربوونی بەسەر بەرامبەر. و بەعکسیشەوە زۆر جار کەسێکە لاوازە بێت وەکو کەسێکی لاواز دەرەچێت، وەکو کەسێکی تا ڕادەیەک بەو جۆرە دەرەچێت کە کەم تا زۆر متەرەدیدە و هەستەکەی متمانی بەخۆی نییە، یاخود بەو جۆرە دەرەکەوێت کە کەم تا زۆر هەمیشە هەوڵەداد لە دەوروبەری خۆی بزێتەوە. عادەتەن ئەم سیفەتانش کاریگەری لەسەر کەسایەتی دروستەکەن. واتە کەسایەتی ئەگەر لە سەرەتا وەکو کەسایەتیەکی باڵاپۆش حساب بکەین، لە یادتان نەچێت کەسایەتی هەندێشتی ڕواڵەتی ئەبینێت، هەندێشتی ناخە، شێوازی قسەکردنە، شێوازی هەڵسوکەوتنە، شێوازی دانیشتن و تەرتیباتی خۆتە. من بۆچیمە کەسێک ئەگەر هەر هۆڵی قاچ و هۆڵی سمت و هۆڵی قژ و هۆڵی ئەوەی بێ و خەڵکێک سەیری نەکا و هۆڵی ئەوە بێ کە خەڵکێک بە جۆرە جۆرەکان چێژی لەوە نەگرێ، ئەوەندەی هۆڵی ئەوەیەتی هۆڵی ناخی خۆی نەبێت، مشوری قسەکانی نەخوا، مشوری کاریگەریەکانی نەخوا، مشوری ئەوەی نەخوات کە کەم تا زۆر لە شوێنێکا دانیشتووە دەیەک پەیامی خۆی بگەنێ. ئەم بیر لە پەیامی تری خەڵک بکاتەوە، بیر لەوە بکاتەوە چۆن خەڵک تەفسیرێکی هەڵی لێ نەکات. بۆیە لە سەرەتاوە لە یادتان نەچێت باڵاپۆشی ڕۆڵ ئەبینێت لە کەسایەتیە. بەڵێ ڕۆڵ ئەبینێت لە کەسایەتی. ئێستا چێ کتێبی تازەی وەکۆڵە ئەپدەیت 2020 ئەگەر لەسەر زمانی جەستە دەیخوێنیتەوە دەڵێت جلوبەرگ ڕۆڵی هەیە، جلوبەرگ ڕۆڵی هەیە بۆ بەرامبەر، جلوبەرگ ڕۆڵی هەیە بۆی کە بەرامبەر کەم تا زۆر کە کاریگەری خراپ و سربیر لەسەر دروست نەکەن، کاریگەری تۆش لەسەر دەوروبەر هەبێت. ئێستا چێ لەم ماوا من کۆمەڵە مامۆسای زانکۆ کۆبووینەوە باسەوەم کەوتم جەماعەت ئێوە ئەزانن هەندێک لە جلوبەرگی مامۆسای زانکۆ کەم تا زۆر زانستی نییە. ناکرێ من تەلەبە بە دەرەجە بە تەرمەنحەلێکی مراهقە بێمەوە، بەڵام ئەوەندەی ڕۆڵی هەندێک شوێنی منێتی، هەندێک لاشەی منێتی، هەندێک تەسەڕوفات و تەسەووری خۆیەتی کە بە ئیماجینەیشن بە بیرکردنەوە بیر لە هەندێک شتەکاتەوە من لە لایەکی ترەوە بە حسابی خۆم عیلم دەگەێنم، بەڵام لە لایەکی ترەوە کاریگەریم بەسەر دروست کە دەبێتن. ئەزیزان زیاتر بڵێم تەمەنە من بێت زوو گۆڕ نازانم لەکوێ کاتە لەکوێ ئینەکە باش. من خۆشبەختم حیجاب وەکو جاران مەسەل باڵاپۆشی یان ئەم شتە ڕەبت ناکرێت تەنها بە حیجابەوە. خەڵکێک هەبوو بە جۆرە لە جۆرەکان بۆ هەموو ڕێکخراوەکانیش ئیش لەسەرەوە بکەن، ڕەبتی نەکەی 100% بە جۆرە جلوبەرگێکەوە.
چۆن بۆ خۆی ئیشەکەی ئیشی ڕێکخراوی خوشکان قورسەکات، ئیشی ڕێکخراوی قوتابیان قورسەکات، ئیشی تاکەکان قورسەکات و ئیشی خەڵکی تریش ئاسانەکات. ئەگەر بەو جۆرەی لێ بکەین تەفسیری باڵاپۆشی یەکسەری 100% بە وشەی حیجاب لێکی دێنەوە قەناعەتم وایە زەرەرە، هەم زەرەرە لە دین هەم بۆ کەم تا زۆر تەفسیرێکی هەڵەیە کە مامۆستایانی ئاینی دوای باسی دەکەن، هەم بە جۆرە بە جۆرەکانیش تۆ کاریگەری لەسەر تاکەکان دروست کردووە ڕەنگە بە ئاسانی نێن بەرەو ڕووی ئەوە. کاتە باڵاپۆشی چییە؟ باڵاپۆشی بریتیە لەو حاڵەتە جەستەیە، لەو حاڵەتە ڕواڵەتی کە هەندێ لە مرۆڤەکان پێی هەڵدەستن بۆی بە جۆرە لە جۆرەکان بۆ خۆیان بژین بۆ دەوروبەر نەژین. باڵاپۆشی من وەکو دکتۆرێک وەکو مامۆستایەکی زانکۆ لە بوارە دەرونیەکە شێتا ڕادێت باڵاپۆشی بەوە لێک دەدەمەوە کە کەم تا زۆر من چیم هەیە بۆ خۆمە، بەڵام ئەوانەی کە هەمە بە پێشکەشی بە تۆی دەکەم کە بریتێ لە قسە، کە بریتێ لە ئەفکار، کە بریتێ لە ئەتوار، کە بریتێ لە بیرروبۆچوون، کە بریتێ لە گفتوگۆ حوارکردنەکات، باقیەکەی تری پەیوەندی بە خۆمەوە بە ناشەی خۆمەوە هەیە. کاتە زۆر جارەمە بەداخەوە باڵاپۆشیەکە ئەمەش بە خۆی تەفسیرێکی هەڵەیە، باڵاپۆشیەکە وارێ دەکرێتەوە کە کەم تازۆ تەنها و تەنها ئەگەر گۆشت دیارە یان گۆشت دیار نییە. دوای مامۆستایان بە تاکید باسێکەن مەرجەکانی باڵاپۆشی، بەڵام من وا وەکو دکتۆر بەختیارەوەندی کە لە دینیش تێگەشتومە قسە لەسەر گۆشت جیاگرین نییە، گۆشت شاردنەوە نییە، قسە لەسەر ئەوە نییە تا چەند گۆشتت بە دەرەوە یان بە دەرەوە نییە، تا چەند بۆ نمونە مەسەرەن لاشت بە دەرەوە یان بە دەرەوە نییە. ئەوەندەی کە حسابی ئەوە دەکرێت کە کەم تا زۆر چەندێک تۆ مجەسەمی بۆ دەوروبەر. کاتەمە لە ڕووی دەروونزانی و لە ڕووی علم نەفسەوە باسی ئەوە دەکات کە ئایا تا چەند تۆ توانیوتە بە جۆرێ لە جۆرەکان ئەو ئەندامانەی و یاخود ئەو شتانی کە تۆ هەتە بیگەینی بەرامبەرت مەشغوڵ نەکردەوە بە هەندێ شتی لاوەکیەوە. یان تۆ دیقەت بدەن بەڕێزان، لە هەموو عالەمە هەموو شتێکی داپۆشراو مهمە، بەس ئەمە نەبێ قسەی لەسەرەکرێ. بۆ نمونە لە شتێک ناکڕیت ئەگەر کەم تا زۆر سەرقاپی پێوە نەبێ، حەزت لە شتێک نییە کەم تا زۆر سەرقاپی هەڵبچڕابێت، حەز و ئارەزوت بۆ شتێک ناجوڵێت کە کەم تا زۆر تۆزێکی لێ خورابێت، حەزت لە سیارەی ئەگەر پارەکە بێت حەزت لە سیارەی کیلۆمەتر سفرە، حەزت لە دەستی دوو دەستی سێنێ و دەستی یەک عادەتەن پارەی باش و چاک و مەزبوطەکە، عادەتەن کەم تا زۆر حەزت لە جوربەرگێکە تەنها مڵکی خۆت بێ، حەزت لە شتێکە خەڵکی تر بەکاری نەهێنا بێ. ئەسڵەن یانی زۆر شتی وایە هەر لە ڕووی دەروونزانی و تەبیعەتی ئینسان وایە، طبیعەتی ئینسان وایە. ئەسڵەن لە ڕووی دەروونزانی و حەزەکەی شتێک کەم تا زۆر جلوبەرگێ خۆت بیپۆشی، زۆرش خەڵک لەوەی نەبێت، یانی دووبارە سێبارە نەبێت. هەموو شتەکانی تر کەم تا زۆر داپۆشراو، پارێزراو، لە قوتوونراو، دەستی یەک و تەنها مڵکی خۆت بێت و کەسی تر چێژی لێرە نەگرتوێت. هەموو شتەکانی تر بە عەقڵ، بە مەنتیق، بە لۆژیک وەکوڵێت، بە تەفسیری زانستی، بە تەفسیری دەرونی هەمووی کەم تا زۆر ئێمە ئەوەمان لا باش و چاک و مەزبوطە، بەڵام هەندێک کەس هەیە بەس بۆ ئەمەیان کەم تا زۆر تۆزێک گومانێکی بۆ دروستە بێت. ئاخر بڵێم چۆن و بزانم چییە بێ و کە هەندێک بیانوێ هێناومەکە بە کۆمەڵی خاڵ نووسیمە بۆ خەڵک بەرەوڕووی ناچێت. ئەزیزان، بۆچی باڵاپۆش نیم؟ وەکو بەختیار دانیشتومە بیرێکم کردو خەڵک بۆ باڵاپۆش نییە بەڕێزان. تەمەن بە حکم ئێمە تەمەنێکمان هەیە لەناو زانکۆ و پەیمانگاشین، لەناو ئامادەیەکانی، لەناو کۆمەلگایەک خەڵکیش زۆر جار قسە دەکات، پرسیاری لێ دەکەیت کە زەرورە خوشکانە، زەرورە دایک و باوکە، زەرورە پیاوەکانە، بە جۆرە لە جۆرەکان ئەم ئالێتە ئەم شێوازانە بۆ کوڕ ئیشی لەسەر بکات، دەتۆ بتوێت کاریگەری لەسەر ژنەکە دروستکەی. با عینانە قسە بکە، ینی لەم ماوە پێشوە پیاوێک و ژنێک هاتوونە من قسەیان بۆ بکەم کێشێکی کۆمەڵایەتیان هەیە، ژنەکە پیاوەکە زۆر متەدەینە، ژنەکە باڵاپۆش نییە. قسەم لەگەڵا کردن، تەمەن دیان پێکەوە مەجال ئەوە نەبوو قسەیان لەگەڵا کرد، چونکە هەم هەنێک گلەی خۆی هەبوو، ئەویش هەنێک گلەی خۆی بوو. یەکێ لە شتەکان بە ژنەکەم وتووەڵم ئەی خوشکم چۆن نییە باڵاپۆش؟ وتی دکتۆر جان ئەمە لە بەیانەت تا ئێوارە وەسفی ئافرەت و سمتی وا و سنگی وا و قاچی وا و ئەڵێ نیکی کەریمیە و ئەڵێ هەیفاوابێ و ئەڵێ فڵانە، منیش مەجبورم ئاوای بۆ بکەم بۆی چاوی لەم ناو لا بگرمەوە. جاری وایە بە جۆرە لە جۆرەکان کە تۆ سەبەبێک لە سەبەبەکانە، هۆکارە لە هۆکارەکانە، بۆچی باڵاپۆش نیم؟ کۆمەڵی خاڵە باسێکین کە احتیمالە ڕەبتی بە خۆتەوە، احتیمالە ڕەبتی بە دەور. یەکەم تانەتە شەرەم لێ دەدەن، وەکو دکتۆرێک پێتەڵێم ئەگەر ئەم خاڵەت تیادێت تا مردن سەرکەوتوو نابێت. ببە بە باڵاپۆشیش هەر تانە دێدەگرن، ببە بە سافیرەش هەر تانە دێدەگرن، بڕۆ ببە بە دکتۆر ئەڵێ هەر خەریکە ڕاوە دینارە هەر تانە دێدەگرن، کاسبی مەکانە لە باڵەوە کەوتووە هەر پانە بێتەوە هەر تانە لێگرن، منال بخەرەوەڵی ئەڵێ حیزب دروستەکە هەر تانە لێگرن،
مناڵت نییە ئەڵێ وجاخی کوێرە باەکەیان سفرە هێشتاکە هیچە هەرتانە لێگرن بڕۆ ببە بە سیاسی ئەڵێ هەر خەریکی نازانم چی هەرتانە لێگرن بڕۆ ببە بە کرێکاریش ئەڵێ ئەمری نەمێنێت ئێمە بەداخەوە لە شەرقل ئەوسەتا وا لە کۆمەلگای خۆشمان ئەمە هەڵەیەکی خراپە کاتە تۆ گەر وریار بە ئەمە یەکەم بیانوە بە تۆ لە تانە و تەشەرە بیت لە ڕووی زانستیەوە لە ڕووی دەروزانیەوە عادەتەن باڵاپۆشەکان کەمتر تانە و تەشەریان لێگرن زۆر بە دەگمەن تەحەداکەم گەنجێک بوێرێت بە باڵاپۆشێک لە بەردەم مەکتەبی فلان و فلان شوختیانە قسەی لەگەڵا بکات جارە دوو جار ئاوا بۆشێکی بۆ فرۆدا بزانە شلە ئەگەر هیهیەکی کرد و فەسەلامون فەکەلامون فەلیقاون فەمەوعیدون ئەگەێنێتە ئەو سەری بەڵام بەجددیە گەر زانین بە هەروە بە حارەتەیەک و بە نەزرێک و ئاوا مۆڕێکی لێگرت و کابرا خەریکە تووشی قۆڵۆ نەبێت لە داخا و بێتاقەتە بێت دڵنیام جارێکی تر نایکا کاتە گەر وەکو تانە و تەشەرت دێت تانە و تەشەری دەوروبەر و تانە و تەشەری کۆمەلگا ئەمە باوەڕ ناکەم بیانوێکی زۆر حەقانی بێت و دەرونیەن باش نییە بۆ تۆت ئەو کەسە دەبێت بە قۆتر و بەهێزتر بێت خاڵی دووەم تەمامانە زۆر قسە کراوە کە ناچمە تەفسیرە بین ئاخر دواتر واز دەهێنم ئەمەش هەڵەیە من دەڵێم تۆی بەڕێز و ئازیز تۆ دەبێت خاوەن بڕیار بیت دەبێت خاوەن بڕیار بیت بۆیە بەڕێزێک هەڵێ کاک تۆ بجنێکم مارە بڕیوە و بە تەمام بە زۆر لە چکی پێ بکەم ئیستا تخواچی ود ئاوتی تاپۆی عوسمانەکەی لەسەر خۆمە تاپۆی عوسمانەکەی لەسەر خۆمە بە تەمام بە زۆر نەخێ پەلەی لێ مەکە پەلەی لێ مەکە بۆ ئەوەی کەم تا زۆر کە بڕیاریدا 100% دوایی بەم بیانەوە نەک هەر بۆ کۆڵێت حیجاب نەکات یان باڵاپۆش نەبێت وەیکێ لە بیانەکانیشی ئەوە بێت ئێستا بە زۆرش بیکەم ڕەنگە دوایی وازی لێبێنم ئاخر ئێستا بیکەم ڕەنگە دوای ماوەیەکی تر لێ بێزار و بێتاقەتم کاتە ئەمەش لە ڕووی دەرونیەوە دەڵێ خراپە و بیانوێکی خراپە تۆ دەبێت خاوەن بڕیاری خۆت بی دەبێت بڕیارێک کە بۆ ئێستا دەیدەی بۆ چەندین ساڵتر لەسەری بیت دەبێت بڕیارێک کە دەیدەی بۆ ژیانی خۆت بۆ گوزەرانی خۆت بە زۆری خۆت وەکوڵە تەحەکومی پێ بکەیت بۆیە وەکو دکتۆرێک من قەناعەتم وایە باشتر وایە چاکتر وایە دایکەکان باوکەکان خوشک و براکان مێردەکان بە جۆرە لە جۆرەکان با کامل قەناعەت بێت کارە دەکەم زۆری لەتیانە بێت چکە زۆری تێدا بێت هەم لە ڕەنگە ئەوش خێری نەگات هەم بە جۆرە جۆرەکانش لە دەرفەتەکانە ڕەنگە فرسەت بێنێ و واز بێنێ من تەلەبەی زانکۆمان لەگەڵا بە چاوی خۆم بینیمە تا بەردەم پرزیەکە لە سەریا بووە ئەگەر لە چکێکە ئەگەر هەرچیەکە ئەگەر بۆ نمونە مەسەلەن چاکەتێکی درێژ و تەرتیباتە و ناوێ نازەم ناوەکان ناوی ئەنتیکە ئەنتیکەیە ئەگەر درێژ بێت تا ئەژدەی بەڵام بە چاوی خۆم بینیمە لە چکە تەلەبەی خۆمت لە کولیا و لەناو محاضەرەیە دێتەوە بەردەستی خۆم ئاگام لێ بۆ هەرەوەن لە تەکسییان لە پاسەکەی بیان لە سیارەکەی باوکی دابەزێت بەڵام دوای باقیەکەی تری بۆ قەڵەباڵەکەی سەرەکە دێتەوە سەر نۆرمەڵەکەی تر کاتە شتێکی خراپت کرد ئەمە بیانێکی خراپە و ئەمەش مەکە بە بیان و بۆ خۆت خاڕێکی تر کە زۆر گرنگ و موهیمە بەڕێزان کامەش هەڵەیە لە خۆشی و لە ئاسوودەیی و لە چێژبینین بێبەش دەبم ئێمە پێم خۆشە بەو جۆرە ئافرەتانە بڵێن دوایە پەیامە بگات زەحمەت نەبێت لە چی چێژێک بێبەشە بی تۆ زانی لە دانیشتنەکەتەوە کە زۆر گرنگە هەتا پاڵکەوتنەکەت هەتا هەڵسانەکەت هەتا لە ناو سیارەت هەتا قسەکردنت لە زانکۆ و پەیمانگایە هەتا لە ناو تەکسیەکە کە لەگەڵیای هەتاوەکو لە دایرەیەکای هەتاوەکو ئەچەمیتەوە هەتاوەکو هەڵەسیتەوە هەتاوەکو دانیشیت لە ئیشا لە کارە لە کاسبیە ئەگەر تۆ بەتەمابیت و قەناعەتت وابێ لە خۆشی و چێژ بینین بێبەش دەبم من دەڵێم تۆ هەڵەیت من دەڵێم وەکو دکتۆرێک وەکو برایەک پێت دەڵێم تۆ هەڵەی ئەگەر قەناعەتت وابێت لە چێژبینین و لە خۆشی وەرگرتن بێبەش دەبێت چکە زۆر بەدەگمەن ئەوە جیایە بڵێ ئەگەر من بۆ نمونە باڵاپۆش بووم ئەبێ هەندێک تەسەڕوفات نەکەم ئەزیزی دڵم بە هەر چوار مەزەبەکە ئەو تەسەڕوفاتانە بە هەموو مەزەبەکان خراپە ڕەنگە بە مەزەبی خەڵکی ئاوامیش خراپ بێت ئەوەی کە تۆ دەڵێ ئاخر من ئەگەر باڵاپۆش بم ڕەنگە نەتوانم بۆ هەندێک شوێن بچم ئەزیزەکەم وەرە تۆ خۆت دیراست بکە بزانە ئەم شوێنە علمیەن ثقافیەن ڕۆشنبیریەن کولتوریەن کۆمەلگای خۆمان کوردایەتیەن بزانە ئەمە باشە یان خراپە تۆگەر بڵێ وەڵای من باڵاپۆش بم ڕەنگە نەتوانم بۆ هەندێک سەفرە بچم ڕەنگە بۆ هەندێک کافتریا نتوانم بچم ڕەنگە بۆ هەندێک کەیساکیە بەداخەوە ئافرەتانش سەریان کردو بە هەندێک شوێنی ترا و ئەوش بخۆی بەڵایەکی گەورەی ڕووی لەم کۆمەلگایە کردو کاتە هەڵەیە ئەگەر تۆ بڵێ بێبەش دەبم بگرە من دەڵێم زۆرێ لە چێژ و ئارزوکانت بۆ دەگەڕێتەوە خاڵێکی تر کە گرنگ و مهمە ئەویش ئەوەیە ئیتر من ئازاد نابم هەندێک بەداخەوە ومێدەکەم دوای ئەو سێ بەڕێزەی کە لێرە دانیشن باسی کەن بزانین زەحمەت نەبێت جەنابتان گوێ بگرن تۆ چی کۆیلەیەکە بێت چی بەستنەوەیەکت بووە بێت لە چی ئەبەستریتەوە یعنی هەندێک بەڕێز دەڵێ ئاخر دوای ئازاد نابم زۆر شت بکەم
ئەوە جیایە تۆ بڵێ ڕەنگە لە هەندێک شوێن وەکو پێویست گرنگیم پێ نەدرێت ئەوەش تا ڕادێت ئەیەکی تایە و هەرچەندە من زۆر لەگەڵ ئەوە شانیم تۆ دەتوانی خۆت بسەربێنی با ئێمە زۆر بێویژدان نەبین بەرامبەر بە حکومەت و بەرامبەر بە حیزب و بەرامبەر بە فڵان و بڵێن وەڵاوان نییە زۆر بەدەگمەن ئەگەر یەکێک بۆ نمونە خۆی مامۆسای زانکۆ بێ و بوو بێ بە باڵاپۆش و من بینیمە یان بیستومە حکومەت بۆ نمونە دەری کرد بێت یان بۆ نمونە کەسێک دەری کرد بێت ڕەنگە نەبوو بێ بە ڕێز قسمێک تۆش ئەگەر هەر بۆ کورسیت بێت ڕەنگە ببی بە کورسیش بە بێ باڵاپۆشی هەر ئیسفادەی لێ نەکەی چێژی لێوە نەگری بەڵام وەکی تۆ توانی خزمەتی خۆت بکەی زۆر بەدەگمەن بینیمە دکتۆرێک بۆ نمونە کەم تازۆنیان نێشتوێ بێتە تۆپ لەبەر ئەوە زۆر بەدەگمەن بۆ هەندەستا زۆر بەدەگمەن ئێمە خۆشبەختین ئەم ساڵ یەکەم وەجبەیە سەرۆکی پەرلەمانیش باڵاپۆشە ئەمە نیعمەتە مانایە هەتا دەنگمان درێ بێ و لەم مەنەسەوە قسە بکەین بێمنەتی چکۆمە پەرلەمانیش لە پشتمانە کاتە هیچ بەڵگەیەک نەبووە لە حیزبێکی سۆشیال دیموکراتشە و لە ئەندام مەکتەب سیاسی و سەرکردایەتیشا هیچ ئازادبوونێک و تەرتیباتێکی نەگیراوە و هیچ سنوورێکی بۆ داناوە ئەگەر خۆی جرێر بێ و ئازاد بێ و زیرەک بێ و جەربەزە بێ و بتوانێت شوێنی خۆی بکاتەوە ئیتر حسابکە لە وڵاتە مەگەر سەرۆکی حکوومەت لەو بەرزتر بێت لە دەسەڵاتە گەورەکان کاتە گەورەترین دەسەڵات کە من نمونەیەکی زۆر باشە ڕەنگە 10 ساڵترم قسەیە بڵێن ئەم نمونەمانە بەدەستانەوێت بەڵام ئێستا گەورەترین دەسەڵات جێگیری پەرلەمان کاکتۆر و سەرۆکی پەرلەمان و خەڵکی گەورە و عەزیمش کە لە شوێنە گەورەکان و لە وەزارەتەکان و لە با بڵێن لە قایم قامێت و لە هەندێک شوێن و ئەندامی محافزە کەواتە بەڵێ تکادێ دەکەم ئەم عەقڵەتە خراپە کە تۆ بڵێ من ئازاد نابم و ڕەنگە هەندێک کۆتوپەند بچێتە ڕێگا و ئیشوکارم خاڵێکی تر کە گرنگ و مهمە ئەیش ئەوەیە کە ئەمەش خراپە ئەمەش خراپە ڕیارەبی خێری خەڵکێک نەنووسێ بە ناوی ئیسلامیەوە لە چکیان ڕەبت کرد بە ئیسلامیەوەی تر ئەمە هەر ئەمێ ئێمە بەداخەوە ئەمەش بەڕاستی بێت ئامتر کرێت ئەبێت گشتگیرتر کرێت نابێ وا تەسەوەر بکرێت مادام تۆ لە چکت کردووە کەواتە تۆ ئیسلامیت کەواتە تۆ سەلەفیت کەواتە تۆ فڵانی کەواتە تۆ ئەمەش خراپە ئەمەش بیانێکی خراپە لە ڕووی دەروونزانیەوە خراپە و هەر پێم وان نییە ئەگەر لە ڕووی دینی شەولەیەکی دێنەوە ئەمە هەڵەیە بەڕاستی ئەگەر دین ئاوا تەفسیر کرێت فلان شت ڕەبت کرێ بە فلان کەسەوە فلان لایەنەوە فلان مەجموعەوە ئەوە وەختە بەدەستی خۆمان حەسرێکن بەدەستی خۆمان ئیشەکەمان ئیشێکی گەورەمان بچوو کردەوە بۆیە دەبێت قەناعەتێکی کولی بۆ تاکەکان هەر هەموو ڕێکخراوە خوشکانەکان هەموو کەسەکانی تر دروست بکرێت لە داوا و بانگەوازە نابێت ڕەبتی کەی بە تەنها خۆتەوە و قەناعەتت وا نەبێت کە تەنها و تەنها ئەوەی وا نەبوو ئیتر لە تۆ نییە ڕەنگە خەڵکێکە بێ باڵاپۆش نەبێت لە باڵاپۆشەکان زۆر چاکتر زۆر باشتر زۆر مەزبووتر زۆر جدیتر بن ڕەنگە خەڵکێک شەبێ باڵاپۆش بێ هەمومان بەدەستێ بووینە تەپەر نازانین خوایە بە قودرەتی خۆت بیبێتەوە زوو نەجاتمان بێ لەم بەڵایە هەر لە زانکۆ ئێمە بینیمانە لە داخلی بینیمانە وەڵاهی وامان بینیوە لە زانکۆ باڵاپۆش بووە هەر خەریکی تیفتیفە و تەرتیبات و قلیبلی بووە وتمانە یا ڕەبی خوایە بە قودرەتی خۆت بیدەی بەسەر یەکێک کەو نەجاتمان بێت و تەرتیبات ئەمە کاریگەری لەسەر داعوا لەسەر بانگەواز لەسەر سومعا لەسەر کەسایەتەکان دروست نەبێت کاتە زۆر ڕەبتێکی بۆ دروست نەکەین چکە ئەوە خراپە ئەگەر ڕەبتی کەین بۆ شتێکەوە کاتە ئاخر دڵم پاک ئەمەش گرنگە بەڕێزە ئەمەش دڵم پاکە یان ئەمەش بۆ خۆی بیانەکە ئاخر دڵم پاکە دڵ شەرتە ئاخر دڵ شەرتە ئەزیزی دڵم دڵی خەڵک وان نییە ئاخر دڵی خەڵک وا ناخوێنێتەوە ئاخر چاوی خەڵک وا ناخوێنێتەوە ئاخر نەفسێت و ئارەزووی خەڵک وا ناخوێنێتەوە ئێوە ئەزانن ئێستا چییە ئێستا چیە لەم ڕۆژانەیە لەگەڵ گەنجێکا دانیشتومە مە زەنگێکی مەترسیدارە گەنجێک ئەترافەکە ڕەنگە خەڵکی تر ئەتراف نەکا گەنجێک وتم بۆ ژن نایەنیدەوە وتی وڵای دکتۆر بڵێم چی ئەوەی پیا و بینێتی دەمەکەمە بینومە نەداوا بە چوختێتی خۆی بۆیە گەر تۆ ئەوەی کە لەبەر چاوێتی ئەوەی حاجی کەریمێک لە هەشتاکانە جاری وا بوو 30 ساڵ باجی مەنیش ژنی بوو نەیبینێ ئێستا لەبەر چاو ببینێ و لەبەردەم مزگەوت گەورە و دارستاوەکە ببینێت ئەوەی کە کەم تا زۆر بە جاران بۆ نمونە ڕەنگە لە شەوێکی بووکێنیا فلانێک یەکێک ببینێ ئێستاکێ لە ئینتەرنێتەکەی لە بەردەستیا ببینێت و ئەم حکومەتە بیر لەوە نەکاتەوە ئەمانە سانسۆر بکات تەبعاً مەسەلەی زەواج کەمە بێتەوە تەبعاً مەسەلەی بۆ نمونە مەسەلەن چێژ وەرگرتن لەگەڵ ڕەگەزی بەرامبەر کەمە بێتەوە کەەوەش بە وەسیلەیەکە یعنی من زۆر جار وتومە بۆچی ژن بۆ پیا دڵێ جوڵێ پیا بۆ ژن جوڵێ حکمەتی ئەم ژیانەیە خالق ئەگەر پیاوی دانەمایە ئاوا وەکو کۆتر بە دوای ژنا بگەڕێتەوە تا کەسێ باش و چاکی دەسەوێت و ئافرەتیش بە دوای پیاوێکی باش و چاکە بگەڕێت ژیان بەردەوام نابوو ئەگەر بە جددی ئەگەر زەوق و شۆق بەرامبەر یەکتری نەجوڵایە بە جۆرە جۆرەکان ئەندرۆجین بۆ پیاو دانەنرایە و ئیسترۆجین بۆ ژن دانەنرایە و پرۆجیسترۆن دانەنرایە و ڕەحم دانەنرایە و پرۆستات دانەنرایە و هۆرمۆن دانەنرایە ژیان بەردەوام نابوو بەڵام هەموو ئەمانە هەیە بۆ بەردەوامی ژیانە
بۆ بەردەوامی قەومەکانە بۆ بەردەوامی کۆمەلگاکانە بەڵام بۆ مەرجەی بەم جۆرە عەقڵەتە بیر نەکەیت و ئاخر دڵم پاکە وەکوتم تەنها تۆ بۆ خۆت ناژی زۆر جار بۆ کۆمەلگاکە دەژیت بۆ من بەجددی حەزەکەم ئەمڕۆ بە شەحاتەوە بەهاتمایە بەجددی حەزەکەم ئاوا شۆتێکی کورت و ئەوانە و تەرتیبات و تیشێتێک و بۆ دەوامی زانکۆ پەیمانگە بەس نا وا ناکەم ئەمەیان ڕاستە بۆ حڕەتی خۆم بەس دەباخەکەی خۆمە واکەم بەس وەکی تر من بەشێکم لە کۆمەلگا نەدەبێت ئیشێ بکەم لە سیارەکەم ئازێتی کۆمەلگا بێت نە جلوبەرگەکەم نە عیادەکەم نە میهنەکەم نە پیشەکەم نە قسەکانم نە هەموو شتەکانی ترم کاتەوەش بۆ خۆی خاڕێکی زۆر گرنگ و مهمە کە بەو جۆرە لێکی نەدەینەوە بڕۆین سەریع بەرەو تەواوبوون بچین باڵاپۆشی چیم پێ دەبەخشێت لە چەند خاڵێکی کورتاوەندی کە من عقلم پێشکاوە و بە جۆرە جۆرەکان دیارە سەدان تەفسیری تریشەیە بەڵام هەستەکەم باڵاپۆشی کۆمەڵێک شتت پێ دەبەخشێت ئەوەندەی کە خوشکمانێ دایکمانێ تەلەبەکانی زانکۆم کە لە بەردەستمانە لە پەیمانگا لە دەرز و دەورە لە کۆڕ و لە سیمینارە قەناعەتم وایە ئەم شتانت پێ دەبەخشێت ئەگەر لەسەری بەردەوام بیت یان بسمیلای لێ بکەیت خاڵی یەکەم کە زۆر گرنگ و مهمە متمانە بەخۆبوون من قەناعەتم وایە باڵاپۆشی هۆکارێکە بۆی کە متمانەت بەخۆت هەبێت چکە ئەوەندەی کە مشوری سمت و سنگ و قاچ و دەست دەخۆی مشوری مێشک و قسەکان و توێژەکان دەخۆی دەبی ئەوەندەی مشوری ئەوە دەبی کە خەڵکێک وە کۆڵێت چاوێکی ناحەز چێشت دەوەرنەگرێت مشوری ئەوە دەخۆی چۆن بتوانی کاریگەری لەسەر بەرامبەر دروستکەیت ئەگەر ئەمە ببێ بە کولتورێکی عامیش ئەو وەختە عەدالەتیش دروستە بێت عەدالەت دروستە بۆ معلوماتان بەڕێزان ئێمە ڕێکخراوەکانی ئافرەتان بێنین بڵێن وەڵا با بە باڵاپۆشی عەدالەت بگەڕێنەوە بۆ کۆمەلگا ڕەنگە بڵێ بۆ عەدالەت بە چی گەڕێتەوە عەدالەت بۆ دەگەڕێتەوە کە یەکێک لەبەر ئەوەی زۆر ڕوتە یان کەم ڕوتەوە نەگیرە لەی شوکارە یەکێک لەبەرەوەی سنگی دیارە یان سنگی دیار نییە یەکێک لەبەرەوەی سمتی وایە یان سمتی وان نییە یەکێک لەبەرەوەی جل و بەرگی بە چۆنێکە بە جۆرێکە لە شوێنێکە بۆ شوێنە فەرقە نەکرێت کابران لە پشتەمەلی ئەمە بگرێ بڵێ وەرە تۆ ببە بە سکرتێرم بەڵام فڵان کەس بۆ نمونە بە سکرتێری بۆ من ناشێت و داوای لەبەر دەکەم کاتە هەر بۆ خۆی باڵاپۆشەکەش عەدالەتێدا بۆیە لە ئەوروپاش هەر وایە بەڕێزان لە دایرەیەکە لە کۆمپانیایەکە لە شەریکەیەکە کە بیانە عەدالەت جێبەجێکەن دەیکەن بە یەکفرۆش دەیکەن بە یەکفرۆش کە ئێمە بەداخەوە یەکفرۆشمان نە بۆ زانکۆ هەیە نە بۆ پەیمانگا هەیە نە بۆ دەوایرەکان بە جۆرە جۆرەکان هەمانە نە لە هەندێک ئیشوکارە هەمانەکە کە ئەوەش بۆ خۆی گرنگە ئەوەندەی کە من تەلەبەی زانکۆم هەیە ئەوەندەی هەست دەکەم دایک و باوکی بۆتە پەن بەدەستێەوە بە بۆنەی جلوبەرگۆڕین و مۆدیرگۆڕینەوە ڕەنگە ڕوبعی ئەوەی کەم تا زۆر ئەو پارە و سەرۆت و سامانەی لە کتێب و لە زانست و لە محاضرات و لە خولا جێبەجێ نەکرێت کاتە خاڵی یەکەم متمانەت بە خۆت زیادە بێ چکە تۆ خاوەن بڕیاری و بڕیاری تەندروستت داوە دەتوانی دەداتوە بڕیاری تریش تەندروستیش بدەیت خاڵی دووەمیچێکە لە ڕێگەکانی بەرەو خواداچوون ئەوە من لەسەری ناڕۆ مامۆستایانی ئاینی باز دەکەن کەمە ڕێگایەکە زۆر شتی ترت بۆ دەگەڕێتەوە یعنی بەلانی کە مۆگەر هەر لەیەکی دێتەوە گەنج کاریگەر نابێت دەوروبەر گوناحبار ناکەیت خەڵکیش گوناحبار ناکەیت ئێوە دەزانن بەڕێزان ئەمە حساییە و لە دۆست و برادەر وەرم کردووە خاوەن قسەی خۆمم ئەوەندەی باڵاپۆش ئەگەر حسابی ڕێژەی تەلاق بکەیت ڕێژەی تەلاق لە باڵاپۆشەکە کەمترە ئێوە دەزانن کەمتر باڵاپۆش تووشی خیانەتی زەوجیە بێ ناڵین نابێ ها محاجەبەی فولم هەیە بەخێر ناگیانی خیانەتی لە پیاو کردو بۆی بێویژدان نەبی خیانەتی لەگەڵ پیاو کردو لە دەستی لەگەڵ پیاوی ترا تێکەڵ بووە ئەستەن بەرنامەی داناوە تەلاقی لە پیاوەکەی وەرگرێ و جابچن بۆ خارجەوە کوتم ئەمە حەقیقەتێکە بۆی ڕازگۆ بین ئەوەی کە باسیش دەکات نەبێت با بەمانە هەر بەلای خۆیان و بەلای دینەکەیشکێنن نە بەڵام ئێمە دەڵێن زۆرینە نزبە بڕۆ ڕێژەی تەلاق بڕۆ ڕێژەی ئەوانەی کە خیانەتی زەوجی هەیە بڕۆ ڕێژەی ئەوانەی کە کەم تا زۆر حاڵەتی دەرونیان نائاسوودەیە بۆیە بڕۆ بە ڕێژەی ئەوانەی کە کەم تا زۆر بەدەست تەژمیرەوە بوونەتە پەن جاری ئەمەم زیادە برادەرە گوتی معمیلێکم بۆ خۆشی بۆ تاریگەرمە دکتۆری جوانکاریە وتی نەفەرێکم دکتۆر تا سەرە بە چەند وەرەقەم لێ خوارد بێ جاری ئەمەم بۆ کورتکەرەوە جاری ئەمەم بۆ گەورەکەرەوە جاری ئەمەم بۆ بچووکەرەوە ئێڕۆڵە تۆ بوویتە پەن بەدەست گەورە کردو بچووکردنەوەی خۆت ئەمە کەی وەزان ئەم بە جدیانی دکتۆرەکە پارەی لێخوا بەزەوەی وەڵای بەزەین بە عەقڵ و بە عەقڵی ئەو پیاوەشیا دێ ماقولە ژیان تو هەر جاجار ئالاوە لابەلاسێکی وەڵای ئەمە بەرزە 2 ساعتی بچووکتر بێ ئەمە وەڵا نازانم چی وەڵا ئەمە تۆزێ بە چاڵێکی بۆ بکەم کاتە خراپەگە تۆ بەم عەقڵەتە بیرکەیتەوە نەمانتوانی بەڕاستی خوای گەورە خۆمان لە خۆمان ڕازیکەین و ئیشی لەسەرکەین سەریع بڕۆین دەمپارێزێت لە تیشکە زیان بەخشەکان ئەمە ڕەنگە تا ڕادەیەک ڕاست بێت و بۆ کوردستانی خۆمان بە حکمەوەی چەند مانگێک خۆرمان ئێمەش کاریگەری هەیە
ئەی تۆ لەکوێ نەفەرێک بە سواری ئەوەی بێت چۆن دەست و پلی بکات و تەرتیبات و لەیزەری لێدات لەکوێیەکێکی ترە بێت ئەم پارە و سەرەت و سامانە بۆشی تر بەکاربێنێ لەکوێیەکێ هۆڵی ئەوەی بێت تاکوێکی کردووە ئاوا دانیشێ لابەلا لە تەلەڤیزۆن بۆی بەس تاتۆکەی دەرکەوێ لەکوێیەکێ هۆڵی ئەوە بێ قسەکانی دەرکەوێت لەکوێیەکێک بێ بۆ نمونە شتێکی کردوتە قاچیان بە نەوعێک و تەرتیبات و ئاوا دانیشێ بۆی گۆشت و بەز و غەز دەرچێ و لەکوێیەکێکی تر بێت بیر لەو کاتۆکە وشەکانی چۆن بێ قسەکانی چۆن بێت تەبەن ئەمەش هۆکارێکی زۆر گرنگ و مهمەکە دەپارێزێت تەبەن ئەوە دکتۆری باڵین بواری پێست ئیشیان لەسەر کردووە کە کاریگەری لەسەر پێست دروست دەکات کاریگەری لەسەر قش دروست دەکات کاریگەری لەسەر لاشە بەعام دروست دەکات کۆمەڵەشت هەیە کە لە بوارە تۆبیەکە بەحسی لەسەر ئێستەهی ئەوە نییە بەڵام بە جۆرە لە جۆرەکان بە حکومی وڵاتی خۆمان 5 مانگ 6 مانگ کەم تا زۆر خۆڵ کاریگەری هەیە وات ئەمامە تەمەن بوارە تۆبیەکەیەتی مەسەلەی ئەڵترافایۆلێت و مەسەلەی تیشکەکان ناچمە تەفسیلی ئەم خاڵانە خاڵێکی تر سەریع بڕۆین ئەزیزان بە شێوەیەکی تر دەڕوانن بە شێوەیەکی تر لێم دەڕوانن عادەتەن نەزەری بەرامبەرە گۆڕێت نەزەری بەرامبەرە گۆڕێت ئێوە ئافرەتەکان ڕەنگە ئەو شایەتێن بۆ بدەن بەس بە ئەڵقەڵ لە دەستکردنەکەوە نەزەرەی کوڕەکانی بەرامبەر چۆن تەگۆڕێ هەر خۆت دیقەت بدە یەک ئەڵقەیەکت لە دەستایە سەرەکەی کوڕەکان هەندێک گاتۆ و سوعبەت لەگەڵا ناکەن نەخێر بۆ نمونە تا ڕادەیەک تۆزە باڵاپۆشی کەمتر بە هەندێک سوعبەت و هەندێک گاتە و هەندێک فشقیات ڕەنگە لەگەڵ نیکەن یان بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە هەندێک گومان هەندێک شت ببرێت ڕەنگە کام تا زۆر کاریگەری نەبێت هەر بۆ ژنی خەڵکی جوایە من ئەگەر بۆ نمونە بڵێم وەڵای دوو مۆزەفم لەگەڵا باڵاپۆشە ڕەنگە کەمتر خێزانم تۆزە گومانی بۆ دروست بێ وتمان ئەمە تەعمیم ناکەین کەمتر گومانی بۆ دروست بێ و غیرەی بۆ دروست بێ لە چاوێکێکی ترا بڵێم یەکێکی تایە ئەڵێ نیکی کەریمیە یەکێکی تایە ئەڵێ هەیفاوابیە 100% هەموو ڕۆژێ خۆیان گۆڕێ عاقمەدە وەڵا ژن داهریە بێ وەڵا داهریە بێ خواخواتی کامێرێکی شارەوە لەسەر شانم ببەستێ بزانە وەزع لە چیات ئەمە بۆ هەموو کەسێک وایە من ناتوانانی ئینکاری بکەیت کاتە عادەتەن خۆت بە شێوازێک ئەڕوانی بۆ بەرامبەرەوە خەڵکیشت بە شێوازێکی تر ئەڕوانێت کە ئەمەش شتێکی گرنگ و مهمە کەم تا زۆر کاریگەری هەیە لەسەر دەرونی کەسەکان ئەڕۆین لە دنیای پڕنەکیم کاردیاشیان ئەوەش تقریبا هەنە قسەیەکە باسمان کرد ئاماژەیەکمان پێ کرد ئێستا تەنها سەرقاڵی ڕووکەشت نیم گرنگی زیاتر بە مێشکم دەدەم کە ئەمە بەڕاستی ئەمە ئیشی منە بەڕاستی لە زانکۆ دەیان جار بە تەلەبەکان ئەڵێن گەنجە جوانەکان یعنی تۆ دیقەت بدەن بەڕێزان گەنجی وا بینم لە ئەوەلی ساڵ و تا ئاخری ساڵ لە زانکۆ ئەگەر بڵێم 10 مۆدیل قش ئەگۆڕێت 10 مۆدیل جلوبەرگ ئەگۆڕێت 10 مۆدیل شت ئەگۆڕێت ئەڵێم پیاوان لە مەریخەواتن ژنان لە ڤینۆز ئەڵێ ها ئەڵێم ئەم کتێبەت خوێندوێتەوە ئەڵێم ژن و مێردی بەختەوەری مامۆستا نەوا محەممەد ساید چی ئەڵێم کتێبەکەی بۆ نمونە هونەری هاوڕێگەری ها ئێتو ئەم هەموو شتا کە ڕەبتی ئەەکەی بەڕواڵەتەوە و گرنگی بەڕواڵەتە دەی جا سوبحان الله ژنەکان بۆ معلوماتان کچە جوانەکان خوشکە عەزیزەکان وازان تا ڕادێک جلەکانی تریش تۆزە گرانتریش لە ڕووی سەعریشەوە زەختێکی زیاتر لەسەر عایلە و خانەوادەکان دروست دەکات کەم تا زۆر بۆ نمونە پێویستت بە گۆڕین ئەگەر کەم تا زۆر ئەگەر باڵاپۆش بی کاتە لە ڕووی دەروونزانیشەوە تەنها سەرقاڵی ڕووکەشت نیم سەرقاڵی مێشکمم سەرقاڵی بیرکردنەوەکانم کە دەبێ ئەمە بکەین لە کۆڕێکابووم بۆ خۆشی بۆتانە گەرمەوە لە کۆڕێکابووم سوێنم دان بۆ خوشکان بوو نزیکی 70-80 ئافرەتی لێ بوو ئام بوو کۆڕێکی ئام بوو سوێنم دان کێ لە ئێوە کتێبێک لە ناو جانتاکەیەتی بۆ کاتی خوێندنەوە 4 کەس دەستی بەشکردەوە منیش دەست بەتا بووم لەو کاتە مەجاوتم چەند کەس لە ئێوە سووراو لە ناو جانتاکەیەتی 36 کەس دەستی بەشکردەوە ئێتر نەمێرا بۆشتی تر بچم و بۆ ماسکارا و بۆ جاگوەر و بۆ ئەساس و بۆ بەزمڕەزم ئەبزانی تا بێتە 100% کاتە کاتێک کە گرنگیم بە ڕواڵەتدا زۆر شتی تر کەم تا زۆر لە دوای لە دواوە زەرر دەکەم لە تەنیشتەکانە زەرر دەکەم لە ماڵم زەرر دەکەم لە خێزانم زەرر دەکەم لە پیاوم زەرر دەکەم بە جۆرەکان ئەگەر تەنها و تەنها گرنگیم بە ڕواڵەت و بە ڕووکەشی خۆم دام کەم ئەوە شتێکی خراپە بۆ ئومێدەی نەمێنێت بێت کاتان لێ دەکەم ئێمە کەم تا زۆر ڕاستە کە دە باڵاپۆشی ڕەبت دەکرێت تەنها ڕەبت دەکرێت بە دینەوە بەڵام باڵاپۆشی زۆر جار پاراستنی مێردەکەتە ئەم پیاوە حەز دەکات تەنها تۆ ئەو چێژت لێ وەرگرێ خەڵکێکی تر نەبێت پاراستنی خوشک و براکانتە بە جۆرە لە جۆرەکان پاراستنی شوێنی ئەو کارەیە پاراستنی قوتابیەکانتە من بە حکمەوەی مامۆستام لە زانکۆی پۆلیتەکنیک و زۆر جار ماستەر و دکتۆرەکان دێنە لای ئێمە محاضەریان پێڵێن و دوایی بڕوانامەیەکیانە دەینێ بچن لە زانکۆ پەیمانگای حکومی و ئەهلەکان دەرز بڵێنەوە بڕواتان بێ زۆر جار پێم وتمە تکاتان لێ دەکەم تۆ چی مەزهەبێکی چی جۆرێکی مشکلە نییە بەڵام جلێ بپۆشە
تەلەبەکان ئەوەندە مەشغوڵی خۆت بێت مەشغوڵی ئەوەندە مەشغوڵی علمەکە بێت جلێ بپۆشە وەکوڵێت سیمایەکت هەبێت ئوستوبێک بنوێنە باڵاپۆشیەکت هەبێت بە جۆرە جۆرەکانی تر چۆن تەفسیرەکەیت و لە کوێ سەرە و قشە و پشتە و قاچە و چۆن تەفسیرەکەی بە جۆرە جۆرەکان نەبێتە هۆکارەوەی کە ئەو کەسانی کە لە دەوروبەرتان کاریگەریان بۆ شوێنێکی تر بچێت تەفسیرێکی تریان هەبێت سەیکردنێکی تریان هەبێت نەزرێکی تریان هەبێت بەرامبەرت نەک بۆ هەندێشتی تر بۆ هەندێک زانست و زانیارەکە بڕۆن ئومێد دەکەم ئینشاءڵڵا هەمومان کەم تا زۆر باڵاپۆشیەکە لە خۆمان و خانەوادەکانمان و دەوروبەرەکانمانە جێبەجێکەین هۆکار بین بۆ گەڕانەوەی ڕێزێکی تایبەت بە خۆم و بە دەوروبەرم و بە هەموو کەسانی کە هەمانە بۆی بتوانین کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوط لە ناو کۆمەلگا دروستکەین دەستان خۆش بێت سەرکەوتوو بن من درێژی ناکەم چون کاتەکەی من تەواو بوو بە ئومێدە ئینشاءڵڵا هەمومان ئەم حاڵەتە ئەم بابڕن دیاردە دینیە کە ڕاستە دینیە بەڵام بە عەقڵ بە بیر بە هۆش بە هەست بە نەست بە کامل بڕیارمان بیدەین و بیکەین بە هۆکارێک بۆ خۆشبەختیکردنی ئاسوودەمان چکەمە قەنەعەتم وایە ڕواڵەت و زمانی جەستە و دەوروبەر و جلوبەرگیش بەشێکە لە هۆکار بۆ سەرکەوتنی کۆمەلگا بۆ لە ناونەچوونی گەنجەکانمان دەستان خۆش بێ پازارتان بەتەوە ماڵات باڵاپۆشی هێز و باوەڕ و متمانەی پێبەخشین بەشێکە لە سەرکەوتنەکانە ئەمڕۆ گوێبیستی چیرۆکێکی جیاوازە بین لەلایەن خانمێکی تازە باڵاپۆشەوە کە ئەزمموی باڵاپۆشبوونی خۆیمان بوەکێڕێت بۆ ئەمە بەستەش داوا لە خاتوونی زێدە ئەزیز خاتو دیانیزەکەین بفەرمێت سڵاو لەوەی لاتان وا بێ ئەم لەچک و حیجاب و باڵاپۆشی من هی ئەوە بێ کە هەر لە مناڵێەوە هات بێتم لە ڕاستیان نەخێر من کچێکی تازە باڵاپۆشم و چیرۆکی باڵاپۆشی من لە هاتنە ناو زانکۆ دەستی پێکرد خەڵکی کاتێک باسی حیجاب یاخود باڵاپۆشیەکەم چییە بە مێشکانە یاخود ئەگەر لە ئێوە پرسم بە کچێکی تازە کە کچێکە باڵاپۆشنی لێ پرسی بە باڵاپۆش چی بە مێشکایە یاخود بیر لە چییە کاتەوە ڕێک ئەمەی کە منێڵم تۆ لەگەڵ بوون بە باڵاپۆش لە هەموو ئازادیەکە بێت تۆ زانی تر ناتوانانی بچیتە دەرەوە ئەزانی ناتوانانی بچیتە لە هاوڕەکانت تۆ ئەسڵا هەر کچێکی جارانیش نامێنی بە شێوە گۆڕی ئەبێ بە کچێکی وشە ئەمە من بووم بەڕادێ ئەگەر باسی باڵاپۆشیان لات کردمایە وا مەزانی داکوتینی چەند شیشێکە بە چواردۆری خۆما ئیتر من ناتوانم لەم چارچێوە بێمە دەرەوە کاتێک باسی باڵاپۆشیان لێ کردمایە ئەموو تکە باسی مەگەن حەزم ئەکەم مەیلم بەلای ئەو شتانە بڕۆ ئەمە بیرروباوەڕی من بوو پێش ئەوەی بووم بە باڵاپۆش ڕۆژێک هەروەکو ڕۆژانی ئاسایی مۆبایلەکەم بەدەستەوە بوو ڕسمی هاوڕێکم هاتە بەردەستم خەتێکی ڕۆژ لە سوچی ڕزمەکەی درا بوو تووشی شۆ بووم حەفەسان بە شوەیەک سەر تەلەفۆنم بۆ ڕەفیقەکەم کرد وتم ڕاستە فڵان کەس مردووە تی بەڵێ بەداخەوە لە مزگەوتە ئێشۆ زۆر بێتاقەت بووم گریام ئەو دەقەیەک سەر چوتم ئەچم بۆ لە هاوڕەکەم ئیتر ئەوە بوو نەمتوانی بچم چونکە عادەتەن لێرە ئافرەت باش نێشان بچ بەدەرەوە ئەتوان بڵێم ئەو شەوە تا بەیانی نەخەوتم ئەتوانم بڵێم ئەو شەوم بە ساڵێک لێەوەی بیرمە کردو ئێستا ئەبێ ئەو لەکوێ بێ ئەبێ خۆی گەورە لێ ڕازی بێ ئەبێ لە بەهەشت بیان لە دۆزەخ بێ هەر بەڕاستی یعنی ئێستا ئەو چێتەوە بەردەم خۆی پەروەردگار ئێ باش خۆ ئەکرێ ڕۆژێکی ئاواش بۆ من بێ بەیانی هاتوو چوون بۆ تەعزیە هاوڕێکەم لەوێ هاوڕێکانی تر من بینی زۆر بێتاقەت بووم ئەوە بوو ماڵەوە گەڕامەوە بەڵام گەڕامەیەکی جیاواز گەڕامەیە کە هەموو مێشک و خاڵم لای ئەوەیە کە ئەکرێ ڕۆژە منیش ئاوا بمرم ئێ باش ئەگەر ئاوا بڕۆم بۆ لای خۆی پەروەردگار چی جواب بۆ خۆی پەروەردگار بڵێم چی پێ بڵێم جوابم چی لێ بووی لەناو دوو هەڵبژاردنا بووم ئەمەوێ بووم بە باڵاپۆش و بگەڕێمەوە لای خۆی پەروەردگار ئەو کار لە هەموو خۆشیەکە بم ئەگەر نەژبم ئێ ئەگەر دای بڕۆمەوە لای خۆی پەروەردگار چی جوابی ئەڵڵا بمەوە ئەوی تر ڕۆژێکیان چوون بۆ مەکتەب چوون بەر ئاەکە بڕیارنیا لەشکێ بم بەسەر مەهەر ئابەشری چوون هاوڕێکانم پێم پێکەنی تیان هەر بەڕاستیانی ئەمە بە ڕۆژی یان ئەم لەچکە یاتە بەسەر تایمی باڵاپۆش
بەڕاستی زانی ئەبێتی واز لە گۆرانی وتنیش بینی ئەزانیتر لەگەڵ ئەمان ناتوانانی بێتە دەرەوە ئەسڵ هەر کچەکەی جارانیش نامێنی ئەو گاڵتەجاڕی ئەوان هیچ بۆ من گرنگ نەبوو پێکەنینم بە گاڵتەجاڕەکانی ئەوان ناهاو چکە من هەمیشە خەیاڵم لای ئەو بکە بگەڕم و بەلای خۆی پەروەردگار گەڕام و بۆ ماوەی دوای ئەوە سەفرەیەکمان لە پێشوو چون بۆ سەفرەکە بەجددی یعنی پڕ بەدڵ پێم خۆش و هەستم لەو خۆشی کە ئەوان تیان منیش بەشدارم ئەو کاتەش هەر لەشکێکم ئاوەشییا و بەسەرما بەڵام هەستێک لەمەشمان پێوتم ئەوت تانیشە لەشکێک پێ لەسەرە قەدری بزانم دوسێ جاریش عنی ئەمیست هەڵسم بەس ئەمیست قەدری لەشکەکەم بزانم ئیتر گەڕاینەوە ماڵەوە ئەمە شتێکدام پێبڵە ئینسان کاتێک شتێک لە بەناوخۆی پەروەردگارە ئەکا خۆی گەورە لە بەرامبەر ئەوە ئارامی ئاسوودەیی پێبەخشێ یعنی هەستم کرد من لەو کاتەیە براوەی ڕاستەقینە لە سەفرەکان من بوو هەستمە کرد ئەوەی کە چێژی بینیەوە بەڕاستی من بووم نەک ئەوانەی کە بەشدار بوون لە خۆشیەکاتیەیە باڵاپۆشی من لێرەوە چڕی کرد لێرەوە پێی کرد بڕێرم دابم بە باڵاپۆش و وام لێ هاتوو کاتێک مبارەکەم ئەگەر بەدەستمەوە هەمیشە هەمی زووتاری مامۆسانم گوێ لە وتێک لەسەر باڵاپۆشی زیاتر بزانم لەو دەقەیە بە تەواوەتی ئیمانم ئەوە بەوە هەبوو کە خۆی پەروەردگار لە بەرامبەر ئەوەی کە ئیتاعەیم کرد ئارامی ئاسوودەیی پێبەخشێ لەو دەقەی بووە باڵاپۆش ئارامیم بەدەستهێنا هەستم کرد ئیتر من تەواو ئەو کەسە بەهێزم کە پێشتر سوێن بەخوات نەمەتوانین لەبەر چای 4 کەسا قسە بکەم واتان ئێستا باڵاپۆشم لەبەر چای 400 کەسا قسە ئەکەم باسی ئەزمموی باڵاپۆشی خۆم ئەکەم شتێکم پێ بڵێن تعلیقم لێ درا پێشتر ئێستاش تعلیقم لێ درێ بەڵام تعلیقەکانی پێشتر لەسەر جەستی من بوو بەڵام تعلیقەکانی ئێستا بۆ ئەو شتێکە لە بەناوخۆی پەروەردگارە کردومە ئەتان بیرمە جارێکێک لە نزیکەکانم پێوتم وتی دڵنیە 100% ئەو لە سوودانی ناتوانی بەردەوام بی پێشتر ئێستاش تعلیقم لێ درا بەڵام ئێستا زۆر شانزی بۆ تعلیقەوەکەم کە لێم ئەدرێ کە قسەم لەسەر پێ ئەوتر ئیتر بە هەر چیەک بێ خەڵکانێکیش هەبوون پێیان وتم دەستخۆش بێ ئافرم بەردەوام بە لەسەری زۆرە لێ جوانە ئەمانە و زۆر شتی تر زۆر سپاس باڵاپۆشی ئاەتێکی قورئانی پیرۆزە و سەری ئافرەتی ئیماندار تەفسیری ئەکات ئەزیزان ئێستش دەست ئەکەین بە بڕگەی جۆمی پانێڵەکەمان داوا لە مامۆستای زێدە ئازیز مامۆستا شێرزاد ئەکەین با بفەرمون بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته پێشەشی دەستخۆشی لە بۆ ئەو برا خۆشکانەی کە ئەو فیستیڤالە خۆش و پڕبەرەکەتەیان ڕێخست خی گەورە جەزای خێریان بداتەوە و خۆشحاڵم بە خزمەت ئەو خوشک و ئەو برایانش گەیشتم لە شاری سلێمانی ئەوەیە من دەمەوێت عەرزی خوشکانم بکەم بە تایبەت وەکو معلوماتیش لە بۆ برایانم هەبێتن ئەویش ئەوەیە کە ئافرەت لە ئیسلامدا مەلیکەیە شاژنە بەڵام چۆن هەست بەخۆی بکە کە شاژنە چۆن ئەو خوشکە بزانی کە بەڕاستی لە ئیسلامدا شاژنە هەموو سلوکی ئینسانی هەموو سلوکی ئینسانی لە خلالی ئەو ئەفکارانەی کە لە ناو مێشتیتی
ئێمە هەر سلوکێک دەکەین هەر تەسەڕوفاتێک ئەنجام دەدەین لە خلالی ئەو ئەفکارانەیە کە لە ناو مێشکی منە بۆیە سلوکم ئاوایە ئێستا کە من مامۆستا دکتۆر خالید گەردیم خۆش دەوێ لە بەرەوەی هەندێک معلوماتم لە مێشکە لە خلالی ئەو معلوماتە من لێی دەسمە پێش و ڕێزی لێ دەگرم و قەدری لێ دەگرم بەڵام کە ڕقم لە یەکێک دەبتەوە حەز ناکەم سەلامی لێ بکەم حەز ناکەم بە چەهرەی بگەم لە بەرەوەی هەندێک معلوماتم لە مێشکە ئەوانە وەم لێ دەکەن کە لێی دوور بکەومەوە و سارد بم لەگەڵی کەواتە دەبێت خوشکانی بەڕێزم بزانن ئایا تەسەووری شەریعەتی ئیسلام لە بۆ ئافرەت چۆنە تاکو خۆی بزانی ئایا مەلیکەیە یان نا خوشکانی بەڕێزم پێم خۆشە ئەمە بزانن زۆر بە دەقیقی لە ئیسلامدا تەمەشای ئێوە ناکرێ وەکو مەینە بەڵکو تەمەشای ئێوە دەکرێ وەکو ئینسان بەڵام لە ئەوروپادا لە ڕۆژئاوای علمانیدا تعاملی ڕۆژئاوا هەڵوێستی ڕۆژئاوا لەگەر ئافرەتان لەسەر ئەساسی مەینەیە زۆر فەرقی هەیە ئەم دوو تەسەورە ئەم دوو فکرە ئەم دوو بۆچوونە زۆر فەرقی هەیە کەسێک تعامل لەگەر بکە وەکو ئینسان کەسێکیش تعامل بکە لەسەر کە مەینەی لەوەرە هەر کاتێک کە ئیشی بە مەینایەتی تۆ نەما فرێد ئەداتن بەڵام لە شەریعەتی ئیسلامدا هەڵوێستی شەریعەتی ئیسلام ئەحکامەکانی شەریعەتی ئیسلام جوڵانەوەی شەریعەتی ئیسلام بەڵامبەر ئافرەتان هەموو لەسەر ئەساسی ئینسانبوونی ئەو ئافرەتەیە نەک لەسەر ئەساسی مەینەبوونی جا بۆیە هەموو دەقەکانی شەریعەت تەمەشاکە هەموو دەقەکان هەموو تەعاملەکانی شەریعەت لەسەر ئەو ڕەنگەوە تەعامل دەکاتن لە ئەسڵی خڵقەتدا لە ئەسڵی خڵقەتدا ژن و پیاو هیچ فەرقی نییە بەڵام لە باگراوندی ئەوروپیەکاندا قەناعەتیان وابوو کە ئافرەت ئەسڵەن خەڵکی ئەرز نییە خەڵکی مەریخە خەڵکی ئەستێرەیەکی ترە دابەزیوە بۆ سەرزەوی لە ڕۆما کۆبوونەوەیشیان کرد لە کۆبوونەوەدا خڕبوونەوە ئاخری مناقەشەی هەموو عەقڵمەندەکان گەیشتنە قەرارێک کە ئافرەت کائینێکی پیسە ئاشاکی ڕۆی ئەو خوشکانم کە ئینسان بەشێکە لە شەیتەنەت ئەو ئافرەتە نابێ حەقی نییە کەوا نەفسی هەبێت حەقی نییە کە خولودی هەبێت لە قیامەت و بۆیە بڕیاریاندا نابی پێ بکەنێ و نابی گۆشتی بخۆ و نابی قسەش بکە لە هەندێک حەزارەتدا ئەسڵەن ئافرەتەکان قفڵیان لە دەمیدا بوون ئەهاتون و ئەچون لە بۆیان نەبوویە قسە بکەن ئێستا ئەو ئەوروپایە ئێستا ئەو تەسەوراتانەیە بۆیە نایەزال تەعاملی لەگەر ئافرەت هەر بێ مەینەیە گەورەترین لە فەیلسوفەکانی یۆنان سقڕاتە مەشهورە کە دەڵێ سقڕات یعنی قیمەی فەلسەفە و عاقڵی دەزانێت سقڕات ڕێی بەرامبەر ئێوە چۆنە سقڕات ئەڵێ ئافرەت دارێکی ژەهراویە لە ڕواڵەتدا جوانە بەڵام هەر چۆڵێکەیەکی لەسەر بنیشی ئەیکوژێتن بۆ حەقی نییە لەگە پیاودا بنیشێتن ئەو عەقڵی سقڕاتە ئەو پیاو عاقڵەکەی سقڕاتە بەڵام لە شەریعەتی ئیسلام ئەسڵەن ئەوانە ڕەتکرایەتەوە لە شەریعەتی ئیسلامدا ئەو حەق و مافانەی کە تایبەتی خۆیان هەیە هەموو خۆی گەورە پێداوە لە کەسابەتیدا خۆی گەورە ئەفەرمی للرجال نصیب مما اکتسبوا وللنساء نصیب مما اکتسبنا کەواتە هەردووک مافی حەقیەوانەیە ئیش بکەن کەسابەتی بکەن نام پەیداکەن بژێوی ژیان پەیداکەن لە هەڵبژاردننی شەریکی ژیانت وەکو پیاو حەقی خۆتە ئەو شەریکە ژیانێک کە هەری ئەبژێری بۆ خۆتە لێبژێری هن لباس لكم وأنتم لباس لهن کەس ئەتوانی پۆشاکێک بە زۆری لەبەرت بکە ناتوانی دەکەواتە تۆش حەقت هەیە ئەو پۆشاکەی هەری دەبژێری ئەو شەریکە ژیانی هەری دەبژێری بە دڵی خۆت و بە بیستی خۆت بی حتا ئەو مەشهورە ئەو ئافرەتە هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی یا رسول الله باوکم هەندێک قەردارە بۆیە قەردەکەی خۆی بداتەوە من ئەداتە برازایەکی خۆی بە زۆری پێغەمبەری صلی الله عليه وسلم بانجی بابەکەی کرد گوتی وەرە تو لە بۆت نییە ئەو ئافرەتە زۆر بە مێردی بدەیت ئەوی شەرمەزار بگوتی باشە یا رسول الله بابەکەیفی خۆی بی ئەو ئافرەتەکە گوتی یا رسول الله ئێستا ڕازیم بەڵام بۆ ئەوەی هەموو ئافرەتانی دنیا بزانن کە مێردکردنی ئافرەت لە دەستە خۆیتیە بۆیە نەسێکی قەطعیمان هەیە لە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ ئافرەتێک بەبێ ئیزن بە مرد نادرێ لا تونکح
مارەی نایە و بە مێرد نادرێ هەر ئافرەتێک بەبێ ئیزن مارە بکرێتن و هیچ بێژنێکیش نابێ بەبێ مەشوەرەت و پرسکردن بە مێرد بردرێتن دێکەواتە ئەوها تەمەشا دەکرێت حتا لە تەلاقدان ئەگەر ئافرەتێک بێوێت جودا ببتەوە ژیانی لەگەر پیاوەکەی نییە زەحمەتە زۆر ناخۆشە ژیانیان لە بۆی هەیە جودا ببتەوە کە پێی درن خۆڵە ئەوەیە ئەو حەقەی ئەو مارەیە کە لە پیاوەکەی وەرگرتووە مارەیەکەی دەداتەوە پیاوەکەش دەست بەداری دەبی و وازی لێ دەینیتن بەڵام لە ئەوروپادا چۆن مامەڵە لەگەر ئافرەت دەکەن شێوەی مامەڵەکردنی ئەوروپا هەمووتان باشتر ئەزانن لە من ئەوان لە ئەوروپا ئافرەتیان هینا دەرێ گوتیا وەرە کەسابەتی بکە وەرە بژێوی ژیانی خۆت پەیداکە ئەتوش وەکو یەکی لەگەر پیاوان ئەتوش وەکو یەکی لەگەر پیاوان بەڵام نەیانزانی قوڕی بەسەر ئەکەن هەرچی زەحمەتی و ناڕەحەتی و گرانی ژیانە لەسەر ملی ئەو ژنەی بە قورساتی لەسەر پشتی بار دەکەن ئەوە بۆ ئەوە نەبوو غەمخۆری ئەو ئافرەتە بوون ئەسڵەن بۆ چاوی خۆیان و بۆ دڵی خۆیان ئافرەتەکانیان هینانە دەرێ حتا سەردەمانێکی زووش هەموو ئەو ئەوروپایانە هەر ئافرەتێک ئیشی کردبانیوەی ئوزور و معاشی پیاوانیان دەدانێ باشە ئەگەرەوە تەعاملی مێیاتی نەبی چۆن ئەتوو نیوەی ئوزوری دەدێ ئەویش نەفسی ئیش دەکا نەفسی ماندی بوو نەفسی خۆهیلاکردن بۆ نیوەی معاشی دەدێ ئی پیاوانیش تەواوی دەدەیە جا بۆیە ئەو ئافرەتانیان هینا دەرێ بە فێڵی ئەوەی کە ئێوە ئازادن ئێوە یەکسانن پاشان هاتن تەمەشایان کردن ئەو ئافرەتانەی جوان نەبی لە هیچ شوێنێکی وەری ناگرن دەبا ئافرەتێکی ناشرین ببینی لە مەتارێک دەبا ئافرەتی ناشرین ببینی لە هەر دائیرەیەکەوە ئیشی ژنانی پێ دەکەن لەوێن دەر کەواتە ئەوان ئەسڵەن تەعاملیان تەمەشاکردنیان هەستانیان لەسەر ئەوەیە کە مێینەیە نەک ئینسانیە بەڵام لە ئیسلامدا ئەسڵەن ئەو تەعاملە لەگەڵی ناکرێتن داعیەک هەیە ئێستا لە هەولێردا دەنجی وەخت خۆی لە ئەمریکا بوو دوای هاتە قەتەر ئێستا لە هەولێرە ئەو داعیە عەرەبە دەڵێت جارێکی لە ئەمریکا ئەچوونە رووسیا بە سەردان لە بۆ داوای تی لە ناو تیارەکەدا گوتی ئێمە مەجموعەیەک بوون 6 پیاو بووین هەموو ڕیشمان هەبوو مندیلی سپیمان لەبەر بوو شمەکی پاکستانیان لەبەر دەکرد بەو شێوەی ئەوە زجاشەیەکی سپی دوو پارچەیی گوتی ئافرەتێکی رووسی تیارەکە رووسی بوو بەلاواندا دەڕۆژ نەی دەزانێ من 6 لوغەتی دەزانم وای دەزانین گوتی ئێستا ئەو ڕیژدارە خوا دەزانیت یەک دوو لوغەتان دەزانی یان نە تی بە تەنیشتمدا دەڕۆیشت بە ئافرەتەکەی دەگوت ئەوانە دیتێ ئەو معقەدانەوە زۆڕیان لە ژنان دەفتەوە ئەوانە دیتێ بە حیاتی تەمەشای ژنان ناکەن ئەوانە دیتێ زۆر دڵپیسن گوتی هەروای دەگوت داهاتەوە ئەویان تەوزیع کرد خواردنیان تەوزیع کرد لە بینی خۆیان قسەیان دەکرد ئەو ڕیشدارانە دیتێ ئەوانە ئەسڵەن ئافرەتیان لەلا هیچ نییە زۆر بێقیمەت تەمەشای ئافرەت دەکەن تکەنانەکەی تەواو کرد ئەمیش بە رووسی بانگم کرد وەرە خۆشی من ئیشەکەم پێێتە گوتی چاوی زەق بۆ ئەو ڕیشدارە و مندیلەکی سپی ئەو کوڕ رووسی دەزانی گوتم وەرە خۆشی خۆم ئەتوو تازە ئەو قسانت کرد گوتی ئەرە وەڵام نەو قسانەم کرد گوتم یەک پرسیارت لێ دەکەم ئەتوو لە قانونی بەریتانیا شارەزایی گوتی تقریبان هەندەنا لێ دەزانم گوتی دەزانی مەلیکەی بەریتانیا چەند کەس لە بۆی هەیە دۆقەی لەگە بکاو بیبینی گوتی گوتی چەند گوتی 8 کەس زا بە نەسی قەراری دەستوری بەریتانی مەلیکەی بەریتانیا 8 کەس لە بۆی هەیە دۆقەی لەگە بکاو بیبینی مقابلەی لەگە بکە لە بۆ ئەوە کاندکە نییە تی با بە ئێمەش لە دەستوری ئاسمانی ئێمە لە بۆ کەس نییە کەوا بە کەیفی خۆی لەگەر ئەو ئافرەتە ڕابەستێ و دۆقەی لەگە بکە و تعاملی لەگەر بکاتن ئیلا ئەوانە نەبێت کە خوات تەحدیدی کردوون کە 12 کەسن گوتی ئافرەتەکە بەڕاستی سەیری پێیا گوتی چۆن تی با بە ئێستا تۆ قانونی بەریتانیا بە گەورە دەزانی و لە پێشچاوت گەورەیە بەو شێوە تەعامل لەگەر ئافرەت دەکا لە قانونی ئیلاهی ئێمەشدا بەو شێوە تەعامل لەگەر ئافرەت دەکا کە لەلای ئێمە ئافرەت مەلیکەیە نەوەک وەکو مێینەک تەمەشای بکەین تەعاملی لەگە بکەین تی لە فەزلی خوا بەزیاد بێتی ئافرەتەکە زۆر سەری سوورما بەو قسە تی دەستمان بە قسان کرد واللهی لە تیارەکە نهاتی نەخوارە ئیلا ئیمانی هینا و شەهادەی بە حەقی هینا
زابڕاستی ئێمە دەبی خوشکانی خۆمان تێبگەێنن بابەجیان وەڵڵا ئێوە لە ئیسلامدا مەلیکن ئەگەر کچی بە ناز و گۆزی لە کنداک و بابت گەورە دەبی ئەگەر پیاوت هەیە شوت کردووە لە کن مێردەکەت بە حورمەت و بە قەدر و بە ڕێز گەورە دەبی و بە خێوت دەکا و واجبیشە لەسەری باران بی بەفر بی زەحمەت بی ئاسان بی دەبی بچینانە لۆ پەیداکە بە خێوت بکە بژێوی ژیانە لۆ پەیداکە هیچ لەسەرەتونێ درهەمێکیش پەیدا بکەی یان ئەو پیاوە یان منداڵەکان بەخێوکەی خۆ ئەگەر بوویتە داد باش لە ژێر پێیتووە دەبی پێت ماز بکەن بەس لەوەی خۆی گەورە لێیان ڕازی بیتن خۆ ئەگەر بوویتە دا پیریش ئەو لەو پەڕی قەدرگرانی و ڕێز و حورمەت ئەبیتە بەرەکەت و خۆشی ماڵ ئەبیتە زێی دڵخۆشکردنی منداڵەکان بەڵام وەرە تەمەشای ئەوروپا بەستەزمە ئەو ئەوروپایە بەستەزمانە بکەن تەمەشای ئەو ئافرەتانە بکەن کە لە ئەوروپان بەوەڵی هەر هەندە لە جوانیەکەی کرد دەبی لە تەمبەڵخانە بکەوێ هەر هەندێکەوە ئیشیان پێ نما و لاور و لەنجەی کەم بووە بەخوای دەبی لە زەیان نانی پەیدا بکە بەوەڵا کەس بە خێویشی ناکە ئیلا ئەگە حکومەت لە دارالموسنین لە تەمبەڵخانە لە شوێنەکان کەوا بە خێوی دەکەن تخوا چی هەن مەلیکەترن ئەو ئافرەتەی بە قەدر و بەڕێز و بە ناز و گۆزەوە لە لای مێردی بێتن یان لە لای دایک و باوکی بێتن یان لە لای کەس و کاری بێ یاخود داک و داپیرە بێ یان کەسێک هەموو ژیانی لە ناو باوشی ئەو بباتە سەرێ هەموو ژیانی خۆی لە بێسەروبەری بباتە سەرێ بۆیە کاتێک کە ئەو ممەسیلەکان کاتێک ئەو گۆرانی بێژەکە ئافرەتەکان کە کاتێک جوانیان دەڕوا دەنجیان نامینێ ئاخری ئیهمال دەکردن یەکێک لەوانە کە ئینتیحاری کرد سوعاد حوسنی بوو کە هەموو ئەو ئافرەتە خوشکانە بەڕێزە ممکنە ناویان لیستی بوو دیتی ینی یەک لە ممەسیلە میسریەکانە پێش ئەوە ئینتیحار بکاتن نامەیەکی نووسی بوو گوتی هەتا جوان بووم دەنگ و ڕەنگم هەبوو هەموو کەس لە پێش دەرکەوت پێش شوخەکە مەمنون بوو دوو قسەی لەگە بکەم بەڵام لەوەتی لە جوانی کەوتوم و دەنگم نەماوە یەک کەس سەردانی نەکردیمە بۆیە ئەمیش بێزار بوومە لە ژیانی خۆم ئینتیحار دەکەم بەڵام هیچ ئافرەتێکی دیتەوە لە ماڵێ اللهم ئیلا ئەگە کێشەیەکی هەبی ئەگەنە کەس ئافرەتێک لاو باوشی مردی لە ناز و گۆزی دایک و باوکی یان دەکەن کەس و کاری بەخێوی بکەن ئەو حاڵەتەی دروست نابێتن لە بەڕاستی خوشکانی بەڕێزم دەبێ ئێوە بزانن ئێوە مەلیکەن لە شەریعەتی ئیسلامیدا ئێوە زۆر بە قەدر و بە قیمەتن ئەو پۆشاکەیش لەبەر دەکەن ئەو پۆشاکە هەیبەتە عزەتە گەورەیە لە بۆتان هەیبەتێک و سامناکێکتان پێ ئەدا دوێنێ لە کەرکووک عینەن ئەوە فیستیڤاڵی باڵاپۆشی بوو باسی خەڵاتەکانی باڵاپۆشیم کرد تەبعاً 46 خەڵاتی تێدایە لەوێندەر تۆزێکم باز کرد زابەڕاستی ئەو خەڵاتانە نادرێتە ئافرەتێک کە باڵاپۆش نەبێ چونکە ئەمانە تایبەتن بە کەسێک کە باڵاپۆشی کرد ئەم خەڵاتانەی لەگەڵە هەر کەسێک باڵاپۆش بێ بە ئەمری ئەو خودای ئۆتۆماتیکیان خەڵاتەکانی بەردەکەوێ و ئەوە دەبێتن یەک لەو خەڵاتانە ئەوەیە چاوی پیسانە لێ دوور ئەبێ کەس ناتوانانی تەمەشاتکە کە ناتوانانی شتێکی وا تەسەڕ بکە کە لایقی تۆ نەبێ حتا مقابلەیەکی تەلەڤیزۆنی کرا لە لوبنان لەگەڵ مەزموعە گەنجێکەوە تەحەڕوشیان بە ئافرەتان دەکرد زۆر شەڕیان بە ئافرەتان دەفرۆشت موزیعەکە پێی گوت هەتا ئێستا توانیتە تەحەڕوشی بە ئافرەتێکی محەجەب بکرد گوتی ناوەڵڵا لەبەرە زۆر بە هەیبەتن دەکەن ئێمە ناوێرین بەڵام هەزار ئافرەتی سافرەی بەستە زمانی قڕ بەسەر شەڕی پێفرۆشراوە هەیە ئەزیەتیان داوە ئازاریان داوە بەڵام ئەو هەیبەتەی خوا دەیداتە باڵاپۆش ئەو شخصیەتەی خوا دەیداتە باڵاپۆش قەت جورئەتی ئەوە ناکە فاسقێک هیچ و پوچێک ئینسانێکی نەفس نزم بتوانی شەڕی پێ بفرۆشی یاخۆ ئەزیەتی بدا بەڕاستی باڵاپۆشی پاچیە گەورەترین خەڵات ئەوەی پاچیە خوای گەورە وەی لێ دەکاتن ئەو ئافرەتێکی پاک بە دیار بکەوی لە هەر شوێنێک بێ خەڵک بە پاچی تەعاملی لەگە بکە لە هەر شوێنێک بێ ئەو خەڵکە زۆر بە حورمەت و ڕێز و قەدرەوە تەمەشای بکەن جا بەڕاستی پێم خۆشە ئەو باڵاپۆشیە وا نەزانن وەکو ئەو خوشکە بەڕێزە گوتی و دکتۆریش ئەوەی باس کرد کە ئەوەی ئازادیتان لێ ئەستێنی نەخێر بەڵکو ئێوە ئازاد دەکا لە چاوی خەڵک ئێوە ئازاد دەکە لە داوی شەیطان ئێوە ئازاد دەکا لە وەسوەسەی خراپ ئێوە ئازاد دەکە لە مۆدیلات دەزانی خوشکانی ئێمە ئەسیری مۆدیلاتن دەزانی خوشکانی ئێمە ئەسیری بۆیاغ و ئەو هەموو جولک و بەرگە و ئەو هەموو بەزم و ڕەزمەن یەک
جلگ و بەرجی کوردەواری دەکاتن لۆ یەک جاری ساڵی ئایندە لە بەرناکە وەڵام مۆدیلەکەی ڕۆیشت دەزانی ئەو تازیرانە هەموو ژیانیان لەسەر ئێوەیە ئەو تازیرەی کە دێ مۆدیلات پەیدا دەکە بۆ ژیرفانی خۆیتی نەک بۆ تۆ بەڵام دیعایەکەشی بە لاشەی ئێوە دەکاتن دیعایەکەشی کە پارەی پێ قازانجەکە لەسەر حیسابی ناموسی ئێوەیە لەسەر حیسابی جوانی ئێوەیە ئێوە عەرز دەکا ئێوە لۆ پیاوێک ناینن کورتە شەروارەکی لەبەربی بڵێ وەڵە کاکە ئەو کورتە شەروارە جوانە بەڵام بۆ هەزاران ئافرەت دەینی لەسەر قوتو و ئاوی تەماتەی لەسەر بنیشتێکی لەسەر شتێکی زۆر کەم لەسەر معزوونی ددانی ئیلا دەبێ ڕسمی ئافرەتێک بێ بۆ دەبێ ئەو ئافرەتە ئەوەندە کەم بێ ئەوەندە قەدری نزم بێ ئەوەندە بێ شەخسیەت بێ ئەو های بەکاربینی بۆ هەموو ڕەوازی پارە و جیرفان و مەسلحەتی خۆت ئەو ئافرەتە بکەیتە بەرنامەی خۆت ئەگەر ئەوان لەبەر خاتری جیرفانی خۆیان و پارە و پۆڵی خۆیان نەبێ بە حیاتی ئەو شتە ناکەن جا بەڕاستی ئافرەت زۆر لەوە گەورەترە ببێتە دیعایەی ئەو کاڵە و باڵانەی کە دەفرۆشن زۆر لەوە گەورەترە ببتە ڕەوازی ئەو کەسانەی کەوا بەڕاستی بۆ خۆیان بۆ مەسلحەتی خۆیان حەوڵ دەدەن کە خۆ دەوڵەمەند بکەن جا خوشکانی بەڕێزم زۆر پێم خۆشە بزانن بەڕاستی ئێوە مەلیکن واللهی ئێوە گەورن واللهی ئێوە بەقەدرن بە حورمەتن ئەو ئافرەتانەی کە باڵەپۆش نین کۆمەڵک وەهم و خەیاڵەوەی لێکردون وەکو دکتۆر فەرمووی ئەو وەهم و خەیاڵانەی لە مێشک بێتە دەرێ واللهی گەورەی ئەو ئافرەتە پاچی ئەو ئافرەتە ڕێکی ئەو ئافرەتە حورمەتی ئەو ئافرەتە لەوەدایە کە باڵاپۆش بی و ئەو شەخسیەتە و ئەو هەیبەتەی کە لە بەڵاپۆشیدایە لە هیچ شتێکی تردانە هیوادارم ئینشاڵڵا فائیدەتان کرد بێ لەو پاناڵەی دکتۆر و ئێمەش کە ئینشاڵڵا ئەو چەند قسانەی کردمان هیوادارم ئیسیفادەتان کرد بێ خۆشحاڵ بووم بە خزمەت ئێوەی خۆشەویست و بەڕێز گەیشتم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه باڵاپۆشی لەکردنی هیچ کاری ڕای نەگرتووم بەڵکو ئازادی کردوم لەو ستانداردانی کۆمەڵگا کە دیاریەکات شێوەی ئافرەت چۆن بێت باڵاپۆشی چڵ و پۆپی عاقڵبوون و پێگەیشتنە کە مرۆڤ بە درێژایی تەمەنی پێگەشت ئەزیزان پانێڵی باڵاپۆشی بەردەوامە بێت بەشی دووەمی پانێڵەکەمان لەلایەن خاتوونی زێدە ئەزیز خاتوو دڵسۆز بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە ڕێوەچێت بافەرمێت وڵامی خۆی گەورەتان لەبێت کاندنی ئەزموندانان ئایا باڵاپۆشی ڕێگرنی بۆ خزمەتکردن لە کۆمەڵگا ڕۆژماندن ئایا باڵاپۆشی هێنەی سەرکەوتنە ئایا باڵاپۆشی عادەتیان عیبادەت ئایا باڵاپۆشی عادەتیان عیبادەت زۆر جار دەپرسن باڵاپۆشی ئیشە گەورەکان یەکدانێتەوە زۆر جار پرسیارێک لە خوشکان ئایا تۆی باڵاپۆش ئەتوانی ڕۆڵەکە لە کۆمەڵگا دوی باڵاپۆش ئەتوانی لە کۆمەڵگای گەڕانکردنی گەورە ئەنجامگیری ئایا ئافرەت چەند شەیەک بێتەوە ئایا ئافرەت دەتوانێت دایک بێت و لە کۆمەڵگاشا ڕۆڵی خۆی هەبێ زۆر لە پرسیارانەی کە ڕۆژانە لە خوشکان دەکرێت لە باڵاپۆشان دەکرێت زۆر لە پرسیارانەی کە هەمیشە ڕوبەڕوومان دەبێتەوە ئێستا پێمان خۆشە بە ئامادەبوونی چەند میوانێکی بەڕێز بێنە سەر گفتوگۆکردن لە بواراندا بەڕێز ماوەسا قەدەمخێر عەبدوڵڵا با فەرمێت بەڕێز هێرۆخان با فەرمێت بەڕێز پەیامخان با فەرمون بەس السلام ورحمة الله وبركاته
سەرتا دێنە خزمەت جەنابتان بۆ ناساندنی مامۆستا بەڕێزەکان ئەگەر بکرێ مامۆستا بەڕێزەکان خۆیان بناسێن بەش ئەوەی دەستکەنە گفتوگۆکەمان. بەڕێز مامۆستا قەدەم خێر، ناوی سیانی خۆت و پیشەت و کارت زەحمە لەبێ. ناوم قەدەم خێر عەبدوڵڵا محمودە، من بەکارێویستم هەیە لە زانستە شەرعیەکانە وانە علوم شەرعیە ناوانە هەم لە کاری حیزبیشا کارم کردووە پێشتر هێندانی ئەنجومەنی پارێزگار نوێنەری کۆمەڵی ئیسلامی. شەکە بەڕێز خێرەخان فەرمی بۆ ناساندنی خۆت و پیشەکەت پێش ناوم هێرۆ ئەتان حەمە ڕەشیدە، کۆلێژی یاسام لە زانکۆی سلێمانی تەواو کردو و کاری پارێزەرایەتێکم لە سلێمانی. منیش ناوم پێیان کەریم عەبدوڕەحمان، کۆلێژی دەرمانسازیم تەواو کردو زانکۆی سلێمانی، وەک پزیشکی دەرمان لە نەخۆشخانە دەوام دەکەم بە شێوە خۆبەخش و ئێوارانیش نیوە دەوامی دەرمانخانەکەم لە ئێوە. خۆشحاڵی بە هەوڵتان دەستان خۆی دێ. ئێمە بە سەرپۆشەکەمان پژماندار خۆشی نەک پێشبوودی زربان. ئێمە بە سەرپۆشەکەمان پێشبوودی کۆمەڵانە. ئێمە کۆمەڵە پرسیارێنە ئاوەستەی هەڵەزانە دەکەین بۆ ئەوەی بزانین بەڕاستی ئەوان وەکو ئەزموونی ژیانی خۆیان، وەکو ئەزموونی کارەکانی خۆیان، سەرپۆشەکان، حیجابەکان چی پێیان کرد. بەڕێز مامۆستا قەدەم خێر، بەڕێز وەکو مامۆستا وەکو دایکێک کە هەمدا جناب دەزانین خاوەی گوتی باڵاپۆشی هەرچیان دوتۆرن و یەکزانێکیشان سپاس بۆ خۆی گەورە حافظ قورئان بەڕاستی نعمەتی گەورەی هەم کە دایکێک ئەوەندە مەشغوڵ ژیانێکی مەشغوڵ بێەوە هەم مامۆستای زانستە شەرعیەکانە لەگەڵ ئەوەشا کە مامۆستا لە دوژمنی پارێزگارەوە لە کولی پێشوە لەگەڵشان زانستنی مەلا و کۆمەڵە ئەتیکەی لەسەر بەڕێز بۆ دایکێک کە وەرتەزۆرەت هەیە وەکو کەلجانی لە بەدەست جەناب هاتوون ئایا بەچی ئەمرازێک باڵاپۆشی خۆشەویست بکەین لەلایەک ئەگەر جەناب بتوانین وەڵامی پرسیارمان بدەیت لەماوەی 5 دقەدا. بەناوی خۆی گەورە دیارە سەرەتا دەستخۆشیتان یەکەم بۆ ڕێخستنی ئەم کارە، خۆی گەورە پاداشتان داتەوە قسەکردن لەسەر باڵاپۆشی و گرنگی باڵاپۆشی و پابەندبوون ئەمانە باش. بابەتێکی گرنگە پرسیارەکەی بۆ پرسیارەکەی جەنابەت دیارە من وەکو دایکێک حەزەکەم سەرەتا ئاماژە بۆ بم بۆ هەموو دایکانی بۆ هەموو خوشکانی خۆم بەڕاستی یەکەم هەنگاو کە ئێمە لەوایە کە دەست ئەەکەین بەوایە بێ بزانین ئەو فەزڵی خۆی پەروەردگارە، خۆی پەروەردگارە بێ بە ئینسانی ببەخشێت کە نیعمەتی مناڵی ساڵحی پێ بدات. یەکەم شت دەبێ ئینسان پشتی بە خۆی گەورە بەست بێت و داوای لە خۆی گەورە کرد بێت لە سەرەتای ژیانیانێ کە لە خزمەتی خۆی پەروەردگار و لە خزمەتی بەرنامەکەی دابێت و گۆڕاڵی بۆ خۆی پەروەردگار هەبێت. بەوەی کە ئێمە چۆن بتوانین باڵاپۆشی خۆشەویست بکەین لای ئەوانەی کە مناڵەکانمان کە پەروەردانەکەین یان ئەوانەی کە لە بەردەستمانە پەروەردا بن، دەمانەوێت بڵین یەکەم هەنگاو بۆ ئەوە پێویستە ئێمە ئەو جیلەی کە ئێستا هەیە بە قەناعەتەوە خۆی لە دوای شارەزابوون، دوای تێگەیشتن لە دەقە شەرعیەکان کە لە وای لێ بکەی خۆی قەناعەت بکا بەوەی کە ئەم ئەگەر ئێوەی جەنابتان باسێکن لەسەر باڵاپۆشییان هەر پابەندبوونێکی کە بە فەرمانی خۆی پەروەردگار لە قەناعەتەوە بێواتە و کەسە دوای ئەوەی خۆی دراسی ئاینی پیرۆزی ئیسلامەکات هەر لە مناڵیەوە تۆ پەروەردەیەکی لەسەر گوێڕاڵیکردن بۆ خۆی پەروەردگار بۆ فەرمانەکانی خۆی پەروەردگارەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە خۆی شارەزا بوو لەو دەقە شەرعیانەوە قەناعەتی کرد لەوەی کە ئەوێ کەسێک بێ پابەند بێ بە فەرمانی خۆی پەروەردگارەوە ئەوە هەنگاوی یەکەمە کە لەوەی کە بتوانێت لە هەموو فەرمانەکانی خۆی گەورە و تایبەتی لە باڵاپۆشیە کە بەڕاستی باڵاپۆشیەکێکە لە ئەرکە قورسەکان بەنیسەدا ئافرەتان و لە سەردەمی ئەمڕۆدا لە سەردەمێکا کە ئێستا جلوبەرگی ئاسایی ئافرەتان بەداخەوە بۆ بە جلوبەرگێک کە بێ فەرمانی خۆی پەروەردگاری تیاوە بۆ شێوەیە باڵاپۆش نییە. دیارە بە تایبەتی بۆ سەردەمی ئێستا کە ئەوەی کە لە جیلی خوێندەوار و چوونە ناو زانکۆ و بابڵی ناوەندەکانەوانێ قورساییەکی هەیە لەو ڕۆڵێت تۆ یەکەم ش دەبێ لە قەناعەتی خۆی دروست بووی بە پابەندبوون بە حیجاب نەک بە زۆر لێکردنی دایکی یان بە دایک و باوک پێی بڵێن و ئەوە بکەن. خاڵێکی کە لە دوای ئەوەی کە خۆی شارەزا ئەبێەوە خۆی قەناعەت دەکا وەکو فەرمانێکی خۆی پەروەردگار بڕیاری پابەندبوونەیەت بۆ باڵاپۆشیەوانێ ئەبێ با بڵێن ئینسان لەو حاڵەتە دەستخۆشی و تەشجیعکردن و پاڕانەوە لە خۆی پەروەردگار بۆ بەرداوامی پێبەخشین ئەوەش خاڵێکی کەی گرنگە. خاڵێکی کە نزیکی و تێکەڵاوی لەگەڵ کەسانێکا کە ئەوانش لە پابەندبوونەوە بە بەرنامەکەی خۆی پەروەردگار زیاتر نزیک بن. بەڕاستی ئێمە ئەبێ ئەومان لەبەرچاو بێت مناڵەکانمان گەنجەکانمان
جوانمان نەک هەر یعنی بیر لەوە بکەنەوە کە خۆیان پابند بن بە فەرمانی خۆی پەروەردگارەوە ئەبێ هەوڵ بن کاریگەریان لەسەر دەوروبەرەکان هەبێت چونکە ئێمە بەنسبەت ئافرەتانی باڵاپۆشەوانێ سیمای سەرپۆشەکەی نیشانەیە بۆ ئیلتیزام بوونی بۆیە ئەخلاق و خوڕەوشتی هەڵسوکەوتی بێ مامەڵەیەکی دیندارانە بێت ئەبێ وا بکات بەم جلو بەرگەیەوانێ بە هەڵسوکەوت و مامەڵەیەوانێ ئەوەی کە من چەند جار لەگەڵ مناڵەکانی خۆشمان لەگەڵ ئەو جیلەی کە لە بەردەستمان پەروەردەبوون باسم کردووە پێویستە کات ئەخلاقەکەی بەشێک بێت لە بانگەوازکردن لە هەدەفیا بێ بەرنامەی خۆی پەروەردگار بەکردەوە بە هەڵسوکەوت بە تعامل بسەلمێنێت وای لێ بکە ئەو جیلەی کە لە بەردەست لە دەوروبەری ئەخوێنێت و لە دەوروبەری داوامەکە بەو شێوەیە ئەویش گوێڕایەڵ بێت معجب بێت بە هەڵسوکەوت و تعاملەکەی کە تعاملێکی پابند بووە بە فەرمانی خۆی پەروەردگار و ئەخلاقێکی جوانە هەڵسوکەوتێکی جوانە بەو شێوەیە و ئەو قەناعەتە زیاتر لەلای یعنی ئەبێ تۆ فێری ئەوەی بکەی کە بابەتەکە زیان لەوەی کە ئێمە ئەمانەوێت ئەو کەسێکی پابند بوو بێ بە فەرمانی خۆی پەروەردگارەوە بەڵکو ئەم سیمای سەرپۆش و باڵاپۆشی کە پۆشایەتی ببێ بە داعوە و بانگەوازێک بۆ بەرنامەکەی خۆی پەروەردگار واتە هەڵسوکەوت و تعامل و ئەخلاقی هەڵسوکەوتێکی دیندارانە و ئیماندارانە بێت ئەو هەنگاوانە بۆ کە زیاتر ئەوەی لە تەجروبەی ژیانی خۆم و لەوانی لە دەوروبەریشمان بینیومە کاریگەری هەیە کە ئینسان هەوڵبا پابند بێت بەڵام مامۆستا بەڵام وەکو مامۆستاک گەنجەکانمان کچە گەنجەکانمان کە ناو کۆمەڵگان چۆن ئێمە وایان لێ بکەین باڵاپۆشی خۆشەویست بکەین بەڕێز وەکو مامۆستاگە بتوانانی کاتەکەت ماوێتی یەکی شارەتیش بەوە بێ بدەیت کە من ئاگادارم تۆ لە ئەبێ یەکشت بڵێن یەکەم ئێمە کۆمەڵت بەربەست لەسەر دەمی ئێستا هەیە خۆشەویستکردنی باڵاپۆشی بەوە زیاتر لە ئینسانە دروستە بێت ئێمە لە کۆمەڵگەیمان کۆمەڵت بەربەست هەیە لەوەی کە پیان وایە وەزان پێشتریش ئاماژەی پێدراوە کە پێیان وایە باڵاپۆشی ڕێگی لە لەوەی ئینسان ممارەسەی باقی چالاکیەکانی ژیان چالاکیەکانی ژیانی بکات باڵاپۆشی ڕێگرە بێت لەوەی بخوێنێت یان کەسێکی چالاک بێ یان کەسێکی پێشکەوتوو بێت یان کەسێکی دەرکەوتوو بێ بۆیە یەکەم ئەبێ تێبگەێنیت کە باڵاپۆشی ڕێگری نییە بەعکسەوە باڵاپۆشی ئاسانکار و هاندەرە بۆی ئەم وەکو تاکێک کەسایەتی خۆی بپارێزێ و بتوانێت ئەدایەکی جوان پێشکەش بکە ئەمە یەکەم خاڵە یعنی کە لە لای خۆشەویستکەی خاڵێکی کە ئەوەی مناڵ ئەو پەروەردەیە وەرەگرێ ئەوەی کە لە بەردەستا پەروەردا بێ ئەوە وەرەگرێت کە لە خۆت یەبینێ ئەگەر دایک و باوک مامەڵەیەکی هاوڕێیانە لەگەڵ مناڵەکانی بکە ئەو لە شوێنێکی بەرزەوە سەی نەکە ئەوزانێ هەر خۆی شارەزای و مناڵەکەی هیچ نازانێت بەو تەعاملە ناتوانێت قەناعەتی پێ بکەی بەڵام خاڵێک یعنی کە زۆر گرنگە لە لای خۆشەویستکەی تێبگەێنی تۆش کە کەسێکی سەرپۆش بەسەری کەسێکی دواکەوتو نیت ئێستاش هەر وەکو دایک و باوکی خۆت بیر ناکەیت تۆ چونکە جیلی پێش ئێمە فەرقیان هەبووە منیش ئێستا جیاوازم لەگەڵ ئەو جیلەی کە تازە دێن بۆیە لەگەڵ ئەو جیلایە بژیت هەوڵبەی لەگەڵ تەعامل لەگەڵ ئەو جیلای بێت زۆر جار ئێمە بە هەڵسوکەوتێکی ڕەقبەت مامەڵەیەکی ناتەندروست وا لە جیلی تازاکەین بە گوێمان نەکا لەم بابەتانەی ئیلتیزام بوونە ئەوش خاڵێکی کەیە کە بتوانین ئەو بکەین ئەتوانین بڵێن مامۆستاکان دایکان باوکان بەڕاستی بە تەمەنی هەرزەکاریەوە بتوان لەگەڵ مناڵەکان کچەکانیان بە تایبەتی هاوڕێتی دروست بکەن ئەو دۆخەی کە دۆخێکی بەڕاستی زۆر حساسە تەمەنی هەرزەکاری کە لەو دۆخۆمە دەست پێ بکەین بە پەروەردەکردنی کچەکانمان وەڕاهێنانیان فێرکردنیان کە سەرپۆش واتای قماشێک نییە بە واتای چییە واجبێک لە واجبانی کە خوای گەورە حکمەتی تیا بۆ جێبەجێکردنی واتە ئێمە ئەتوانین بڵێن وەکو مامۆسابووی حیجاب خۆشەویستکەین باڵاپۆشی خۆشەویستکەین لای گەنجەکانمان لە تەمەنی هەرزەکاریەوە توانین لە جۆری قسەکانی جەنابەت ئیشارەت پێدا لە تەمەنی هەرزەکاریەوە باڵاپۆشیان لە خۆشەویستکەین فێریان بکەین بە واتای چییە باڵاپۆشی و حکمەتەکانی چییە دەست شما مامۆستا بۆ وەڵامدانی پرسیارەکەت دوای دێنەوە لای جەناب بۆ پرسیارێکی تر بەڕێز هێرۆخان پێمان خۆشە بێنە لای هێرۆخان بەڕێز وەکو پارێزەرێکی باڵاپۆشی و پارێزەری وەزام ئەرکێ قورزێن لای بەڕێزت یاخود ئایا دەتوانین بەڕێز وەکو پارێزەر وەکو باڵاپۆشێک دەتوانیت داکۆکی بکەی لە مافەکانی ئەو کەسانی کە دێن و داوات لێ ئەەکەن ئایا جەنابن ئەو باڵاپۆشێت هیچ کار ڕێگر بۆ لە کاتی کارەکەی خۆتە ئەگەر بتوانین لە ماوەی 5 دقیقە وەڵامی پرسیارەکەمان بدەوە سەرتا بە خاتنی هەموو میوانەکان دەکەم و پیرۆزبایی لە هەموو خاتونانە دەکەم کە توانیانە ئەو بڕیارە بەهێزە بدەن و ببنە باڵاپۆش بۆ پاراستنی بەهاکانی ئاینی ئیسلام و جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە وەک چۆن هەموو ئینسانێک حەج و نوێژ و ڕۆژووی لەسەر فەرزە بۆ ئێمەی بە خانمیش باڵاپۆژی فەرزە لەسەرمان کە بیکەین ڕەنگە ئەم بڕیارە بۆ ئێمەی باڵا خانمان کەمێک قورس بێت ئێمەی خانمان هەمیشە بیلەوە ئەکەینەوە کە کام شتە جوانە بیکەین کام شتە جوان دەرمان ئەخات پیشانی بەرامبەرەکەی نبین بەڵام باڵاپۆشی ڕەنگە لە 150 جوانەکەی تۆ
داپۆشێت بەڵام لەگەڵ ئەوەی کە جوانەکەشت داپۆشێت کۆمەڵێک سیفاتی زۆر جوانە پێبەخشێت کە کۆمەڵگا شانازیت پێوە ئەکات. وەکو پرسیارەکەی دڵسۆزخان کاتێ من سەرتا چوومە کۆلێژی یاسا ڕەنگە هەمومان ڕوبەڕی ئەو ببینێتەوە کە پێی وتویت بۆ چێکی لەو کۆلێژە ئاخوێنی بڕۆ کۆلێژێکی تر منیش هەمووەکو هەر کەسێکی تر سەرتا کە چوومە کۆلێژی یاسا هەموو قسەی چواردەورەکەم جگە لە خانەوادەکەم ئەوە بۆ پێی وتوم باڵاپۆشی و کۆلێژی یاسا نەوتووە یاخود پێیان وتوم کۆلێژی یاسا ئەو پارەی کە دەستی ئەکەوێت بۆ باڵاپۆشیان نەوتوە چکە پارەکەی حرامە. بەڵام وردە کاتێک کە ڕۆژمە ناو کۆلێژی یاسا و هەر 4 ساڵەکەی زانکۆم تەواو کرد و دەستم کرد بە کاری باڵاپۆشی چواردەورەکەم تێگەشتنەوەی کە من بە باڵاپۆشەکەی خۆم توانیومە ئەو ئاستەنگانەی کە لە بەردەممایە هەمووی بشکێنم. بۆ نمونە هەندێک یاسامان هەیە هەندێک مادەمان هەیە کە پێچەوانەی ئاینە. منێکی باڵاپۆش کەسێک کە ئەسڵەن دینیشی تیانە دێتە لای من ئەزانێ من مافەکەی بوو ئەپارێزم ئەزانێ من لەتوانەما هەیە کە پێی هەموو توانای خۆم کارەکانی بۆ جێبەجێ بکەم. ئێمەی باڵاپۆش لە کۆمەڵگایە لە کاری ڕۆژانەمانە زۆر کاتوشی ئاستەنگی ئەبینەوە. من تەلەبەی چواری ئامادەیی بووم لە یەکێ لە خوێندکارێکێ لە مەکتەبە نمونەکانی هەرێمی کوردستان یەکەم قسەی مدیرەکەم بە من ئەوە بووتی تۆ خوێندکارێکی زیرەکی بەڵام ئەم لەچکەی سەرت دیکۆری پۆلەکەی تێگیاوە تێگەیشت من هیچ جوابێکم نەبوو بۆی بەڵام وردە کە کاتێک چوومە 5 عەدادی و 6 عەدادە تێگەشت باڵاپۆشیەکەی من بۆتە هۆکاری سەرکەوتنم لە خوێندنەکەمە چکە وەکو خوێندکارەکانی تر کاتی خۆم بە زیانە ئەدا لە دوای تەواوبوونی خوێندن نەئەچوومە کۆمەڵێک شوێن کە ئەوان ئەچوون ڕاستەخۆ ڕۆژمەوە ماڵە و دەستمەکە بە خوێندنی خۆم لەبەرەوە باڵاپۆشی هۆکارێکی سەرەکیە بۆ سەرکەوتنی ئێمە وە کاتێک خانمێکیش ئەتوانێت ئەم بڕیارە بدات ئەوە خانمێکی زۆر بەهێزە بەهێزترە لەو خانمەی کە لە دەرەوە یاخود لە چواردەوری خۆیان گاڵتەی پێەکە یاخود پێڵێت تۆ جوانێکە و نەماوە. دەست خۆش هێرۆخان بەڵام گرنگە باڵاپۆشیش یاسای خوا جێبەجێ بکات بەڵام گرنگیشە باڵاپۆش لەگەڵ ئەو یاسانەی کە دەوڵەت دایانێت ئاگادار بێت. بەڵێ بە تاکید دڵسۆزخان ئەو یاسانی کە لەلای ئێمە وەکو یاساناتێتە بەردەستمان و پێچەوانی شەرع و پێچەوانی دینە بە تاکید ئێمە ئەو کارە ناکەین هۆکاری لەکردنی ئەوەش ئەم حیجابەیە کە بەسەرمانەوەیان ئەو لەچکەیە کە ئێمە کردومانە ڕۆژێکیان لە داوایەکە بووم لە محکەمە خۆی لە یاسایە ژن و پیاو یەکسانن بۆ شایەتی منیش ژنێک و پیاوێکم بردبوو حاکمەکە بەس بۆ تاقیکردنەوە شایەتەکەی بۆوە نەگرتم وتی بڕۆ تەئجیلی کرد بۆ 3 مانگی تر بۆم دوای مودەتێک چوومەوە بۆ لای کۆمەڵە مناقەشەمان کرد وتی بۆ ڕۆژی داواکە تۆ مناقەشە نەکرد لەگەڵ مناخۆ من ئەمتوانی شایەتەکەت بۆ وەرگرم و داواکەت کۆتایی پێبێنم وتم ئوستاس تۆ شەریعەتە جێبەجێ کرد لەبەرەوەی لە دینی ئێمەدا ئافرەت و پیاو لە ڕووی شایەتی و یەکسان نین بۆیە تۆ داوای پیاوێکی ترێت کرد منیش بۆیە شەریعەتەکەم بارە لاپەسەندتر بوو لە یاساکە کاو بۆ توانی بڵێن باڵاپۆش پارێزە بێتوانێت لە کارەکانی خۆی بەرەو پێدا و کارەکانی بە ئەنجام بکەنە زیاتر بەرەو پێشێ بە تایبەتی باڵاپۆش زیاتر ئەبێت شارەزا بن لە یاساکانی دەوڵەت و یاسا شەرعیەکە. دەست خۆش هێرۆخان بابێنە لای بەڕێز دکتۆرە پەیام. دکتۆرە پەیام سەرەتا خاڵی دابەتەوەتان باڵاپۆشی چی بەخشی بە دکتۆرە پەیام؟ بەسم بەکاربێنم سەرەتا بەخێراتنی هەموو میوانەکانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم مایکەکەی لای خۆ تەڵگری ببورن لە بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم و دەستخۆشی لە بەڕێزتان و لایانی پەیوەندیدارەکەم بۆ ڕێخستنی ئەم پانێڵە من وەکو پیشەی خۆم وەکو پزیشکی دەرمانساز بەڕاستی زۆری ینی ڕێژەیەکی زۆری سەرکەوتنی ئیشەکەم بۆ باڵاپۆشیەکەم ئەگەڕێنمەوە کە الحەمدولله لە تەمەنێکی زۆر مناڵیەوە هەر لە تەمەنی پێش واجب بوونمەوە خۆی گەورەم نعمەتەی پێبەخشیم ئەویش لە دوای فەزڵی خۆی گەورە بۆ پاڵپشت و پشتگیری دایک و باوکی خۆشەویستم کە الحەمدولله لە هەموو سەرکەوتنێکی ژیانما بەشدارم بوون و پاڵپشتم بوون بە تایبەت دایکم کە دەستەکانی ماچەکەم هەموو ژیانم قەرزاری ئەوم بەڕاستی هەر لە مناڵیەوە لە هەوڵ و مانووبوو نابووە بۆ پەروەردەکردنم بە جوانترین شێوە
و بە حکمیەوەی خۆی باڵاپۆشێکی زۆر مەزبوطە الحەمدولillah منیش هەر لە مناڵیەوە هەوڵم ماوە وەک ئەو بم و بەنسبەت ئەوەی کە لە مناڵیەوە فێریان کردوم کە هیچ کاتێک باڵاپۆشی ڕێگر نییە بۆ سەرکەوتنم لە هەموو شتێک بەڵکو پاڵنەرێکە هەر لە پیشەکەی خۆمەوە بەڕاستی وەک کە دکتۆر فەرمووی پێشتر ئێمە بە ئینسافەوە قسە بکەین هەر لە دەرگای مەکتەبەکان یان زانکۆکان یان هەر شوێنێک هیچ کاتێک یاسایەکمان نەبینیوە کە بنووسرێت یان بوترێت تۆ ناتوانانی باڵاپۆش بیت و لێرە بخوێنی تۆ ناتوانانی باڵاپۆش بیت و هەڵگیری ئەم بڕوانامە ئەم کارەبی بەڵکو بە پێچەوانەوە ینی ئەوەی کە بینی ومانە الحەمدولillah دڵخۆشکەرە مای خۆشحاڵیە لە زانکۆکان سیرەکەی ئێستا ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی باڵاپۆشی زیاتر ئەکات و بە هەمان شێوە وەکو ئێمە لە بواری پزیشکیە الحەمدولillah زۆرێک لە هاوڕەکانی خۆم زۆرێک لەوانەی کە پێشتر باڵاپۆش نەبوون ئێستا ئەو ڕێگەیان هەڵبژاردووە زۆری سەرکەوتنەکان ینی ئەبینی ئەوانیش هەم لە باڵاپۆشیەکەی الحەمدولillah بڕیاریان ناوە سەرکەوتوو بوون هەم لە کارەکەی خۆیانە پەریان پێیاوە بەردەوام بوون سیرەکەی من خۆم چەند شتێک هەیە ینی چەند خاڵێکی کورت هەیە حەزەکەم بە کورتی باسی کەم کە بەردەوام هانم ئەیە کە لەسەر ئەم ڕێگەیە بەردەوام بم ئەویش ئەوەی بەڕاستی کە تۆ ئەم ڕێگەیە هەڵەبژێری یەکەم شت کە بەدەستی ئەهێنی ئەبیتە شوێنکەوتووی خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ینی لەکوێ کەسێک کە شوێنکەوتەی ئەوان بێ لەکوێ کەسێکیش کە کەسانێکی کە باڵاپۆش نین بیکا بە قودوەی خۆی الحەمدولillah ئەوە هەمیشە تەرجیع ئەمەکات و بە هەمان شێوە زۆر جار گوێبیستی دوعایەک بووم کە کەسێک لە دەرەوە بینی بێتمیت ئەو دوعایی بۆ کردوم ئیشەڵا لە قیامەتیش هەروە باڵاپۆش بیت زۆر جار بیرم کردوتەوە باشە ینی لە بەهەشتیشە ئەبێمە هەر باڵاپۆش بین کە لە ئاەتەکان ورد بوومەتەوە ئەوانەی کە باسی نعمەتی بەهەشت دەکات باسی پۆشاکی ئەهلی بەهەشت دەکات وەلیباسوهم فیها حەریر باشە ینی ئەمود بۆچی ئەبێ لە بەهەشتیشا هەبێت خۆ زۆربەی ئەو ئیمتیحانانەی کە لە دنیا هەیە لە قیامەتا کۆتاییان پێێت بەڵام کە زۆر گەڕام وەڵامەکەیم لە ئاەتێکی سوورەی تاها دۆزیەوە خۆی گەورە باسی نعمەتی بەهەشت بۆ نەبی ئادەمەکە عەلەیهی السەلام ئەفەرمێ ئینە لەکە ئەللا تەجوع فیها وەلا تەعڕا یەکێک لە نعمەتەکانی بەهەشتەوەیە کە تۆ پۆشاکت هەیە لە بەهەشتا تۆ ڕوت نیت ینی بە بەرچاوەوە نابیت کەواتە ینی چکە زۆر شت هەیە لە دنیا حرام کراوە وەک بۆ نمونە خواردنەوە شەراب سەیرەکی لەو دنیا حەڵاڵە بەڵام سوبحان الله نعمەتی باڵاپۆشی تەنها لەم دنیا نیە بەڵکو لەو دنیاش خۆی گەورە ئەو نعمەتە بەردەوامەکە لە سەرمان چونکە وەکو سترێک وایە وەکو نعمەتێک وایە کە لە هەردوو دنیا خۆی گەورە بە هەمومانی ببەخشێت و کاتێک ئەو خاتونە چیرۆکی خۆی باس کرد بەڕاستی جۆرە حەسوودیەکم پێبرد ینی چونکە من لە تەمەنی مناڵیەوە باڵاپۆش بووم ئەو هەستم بۆ دروست نەبووە کە خۆم ینی لە تەمەنێکە کە باڵاپۆش نەبم و ئەو قەرارە بم هەر وەک نمونەی هاوڵان کە ئەوان نمونەی بەرزی ئێمن ئەوانەیان کە لە کوفرەوە وازیان هێنا و چوونە ناو ئیسلام چێژێکی تایبەتیان هەبوو بۆ ئیسلام وەک لەوانەیە کە لە مناڵێ و لە ناو ئیسلاما پەروەردە بوون ئەوەش فەزلی خۆی هەیە بەڵام ئەوان چونکە قەباحەتی کوفریان بینی بوو زەحمەتتر بگەڕانایەتەوە بۆ ناوی بە هەمان شێوە ئەو خوشکانش کە بڕیارەیەن وەک خاتوهێرۆ فەرمی بەڕاستی ئازایانە بڕیارەیەن جوانترین بڕیارەیەن کە ئەو ڕێگەیە هەڵەبژێرن و داواکارم لە خۆی گەورە ئەوەی کە باڵاپۆشە بەردەوامی کا لەسەر ئەو نعمەتە ئەوەشی کە تا ئێستا نەبووە بە باڵاپۆش خۆی گەورە دڵ و دەرونی ڕووناک بکاتەوە بە ئەو ڕێگەیە بەس ئەو نێشی بزانێت کە لە سەدەوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەکاتی هەموو ئەو جیهادیان کە کردیان چونێتەوە شەڕێکیان کردوێ هەمیشە ئافرەتیان لەگەڵا بووە ئافرەتان پاڵپشتێکی گەورە بوون بۆ بەرەو پێشوونی کۆمەڵگەوە بۆ سەرکەوتنەکانی سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و ئەجبینی هەر ئافرەتان بوون کە ئیمام شافعی کە دایکێک لە پشتی بۆ کە توانێت بێبەیانێکی سەرکەوتوو هەموو بە هەمان شێوە هەموو ئیمامی مالیکی ئیمامی ئەنە هەموو ئیمامەکان ئەبینی دایکی گەورە لە پشتیان بووە توانیانێک سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنن و لە هەمووش مێژووشا بگەڕێن لە کاتی هەموو جیهاد و تێکۆشانەکاندا هەمیشە ئافرەت لە پشت پیاوان بووە و لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەنانەت لە پەیمانی عەقەبەیە چەند پیاوی لێ بووە سێ ئافرەتی لێ بوو حەفتا پیا و سێ ئافرەت بوون یعنی کاوە بوو ئافرەت هەمیشە ڕۆڵی کاریگەری خۆی بووە هەمیشە توانویانە بە لێهاتووکانی خوان سەرکەوتنی گەورە لە جیهانە بەدی بێنن بابینە سەر پرسیاری دووەمان بۆ لای بەڕێستان بامجا لە هێرۆخان دەست پێ بکەین هێرۆخان زۆر جار دەڵێن باڵەپۆشی هەمیشە کارەکان زەوت دەکات ئایا باڵەپۆشی کوشتەی تاقی گەنجە یاخود دەتوانین بڵێن ئایا باڵەپۆشی بۆتە هۆی زەوتکردنی ئازادیەکان چونکە بەڕێزت زۆر جار بۆی پیشەکەت و ئاگادارم دەروی شار زۆرە چی ئەم لەولا ئەچی ئیشی زۆرت هەیە بۆ حکم ئەوی کە پیشەکەت بەو شێوە داوا ئەکات ئایا هیچ جارێک هەست کردووە کە باڵەپۆشیەکەت زەوتی ئازادیەکانێکی کردووە؟
بە پێچەوانەوە باڵاپۆشی هۆکارێکە بۆ شکاندنی کۆتوبەندەکانم لە کارەکانمە و سنگەرێکە بۆ پاراستنم لە هەموو کارەکانی ڕۆژانەمە کاتێک کە ئەچمە لای هەر فەرمانبەرێک ڕێزێکی تایبەتم نێگرێ بەبوونی باڵاپۆشیەکەوە و تەنها کردنی ئەم پەڕۆیە بەسەرسەرەوە بەس نییە هەڵسوکەوتشی کاریگەریەکی تەواوەتی هەیە کە تۆ لە ناو کۆمەڵگادا دەبێت هەڵسوکەوتێکی جوانت هەبێت من نمونەیەکت بۆ بگەرمەوە نەک تەنها یەک نمونە ڕەنگە هەفتانە بەسەرما بێت چوومەتە لای دکتۆر کەوت پێوی وتم پیشەچوت من پارێزەم داوای کاتی بزنسەکەی لێکردم کارتەکەم یاوەتێ ئەگە هەر کارێکی پارێزەرایەتی هەموو بێت تەلەفۆنی بۆ کردم توێتی لەبەرەوەی هەم باڵاپۆشەکەت هەم هەڵسوکەوتەکەت هۆکارێکی سەرەکی بۆ من کە بتوانم بڕوا و متمانەت پێ بکەم کارەکەت پێ بدەم کەواتە باڵاپۆشی بۆ من نەک تەنها واجبێکە بۆ کە جێبەجەم کردووە بگرە هۆکارێکە بۆ ئەوەی کە من بتوانم کارشم دەستکەوێت ئێمە ڕۆژانە ئیبیستین لایەن چوادۆرمانە ئەوترێت ئەو کۆمپانیایە ئەگەر کچێکی وانەبێ بۆ جۆرە نەبێت نەوەری ناگرێت بەڵام ئەگە تۆ باڵاپۆشێک بیت بتوانێت زیرەکی خۆت بسەلمێنی تاکید بە 100% وەرەگیرەی ڕێکخراوە ژنانەکانی ئێمە ڕۆژانە بە ناوی دینەوە بە ناوی باڵاپۆشیەوە کە گویان لێ ئەگری ئەڵێ ئەم لەچکەیە کە خانمان ئەیکەن بۆتە کۆتوبند بۆ ئێمەی خانمان بەڵام بە پێچەوانەوە وەرە قسە لەگەڵ هەر ڕێکخراوێکی ژنان بکە لەم کوردستانەدا کە باسی مافی ئافەتی بۆ ئۆکەی نە ئەزانە ماف چییە نە ئەزانە یاسا چییە نە ئەزانە حەقیش چییە ناتوانێت ئەم سێشتە لێک جیا بکاتەوە بۆ دەستکەوتنی مافەکانی خۆشی ڕۆژانە هانی خانمانی ئێمە ئەدەن بۆ ئەوەی کە هەر خانمە بە ناوی ئازادیەوە پەنابەرە بۆ شتێکی تازە کە دوایی ئاقارەکەی بەرەو خراپ ئەڕوات باڵاپۆشی هۆکارێکە بۆ ئەوەی کە من توانیمە لە ژیانمە کارم دەست بکەوێت هۆکارێک بۆ ئەوەی کە ببێتە سنگەرێک بۆ پاراستن و شکاندنی کۆت و بەندی ئازادی کە ئێمە باڵاپۆش پێمان وایە ئەگەر ئەم لەچکەی بەسەرمانەوە نەتوانین ئازاد بین بەڵام بگرە ئازادیەکەمان زیاترە لە خانمێک کە لە دەرەوە سفورە چکە ئەوەنی ماڵەوەمان یاخو خانەوەندەکانمان چوادووبەرمان متمانی پێمانە ئەوەنە متمانە بە خانمێکی تر ناکات خۆش بێن هێرۆخانەوە کردنا بشارەت یا تەمەق نابێت هەر ئەم سەرپۆشە بێت لە کارەکانماندا بەڵکو دەبێت ئاکارمان خۆڕۆشتەکانمان واجبکە خەڵکی تر چاو لە ئێمە بکات ئەبێ لە کارەکانمان دەجانە بەکو پارێزەرە ئەبێ حتمما جیاوازی تۆ زۆر بێ لە کەسێکی تر کە باڵاپۆش نییە ئەبێت تۆ باڵاپۆشیەکە و بانگیشەی زۆر شت بکات بانکیشەی ئەو قسە جوانانە و ئاکارە جوانانەی کە سەحابیەکان دایک عایشەمان ڕەزای خوای لێ بەهەی بووە ئەو ئافرەتانی کە لە مێژووە بوونەتە پێشەنگی کۆمەڵگا کاوەوەی جەناب بشارە پێدا کاوە هەر ئەبێ ئەم سەرپۆشەنا بەڵکو ئاکار خۆشمان لەگەڵ سەرپۆشەکەماندا بێتۆی زیاتر بەرەو پێشومە کابوو باڵاپۆشی زەوتکردنی ئازادیەکان نیە بەڵکو بەرەو پێشوونی کارەکان و بەرەودانە بە کارەکان دۆستان با من نەک نمونەت بۆ بگەرمەوە کە لە ژیانی پارێزراتیمان بەسەر هاتووە ڕۆژە خانمێک تەلەفۆنی بۆ کردم زۆر گریا ڕەنگە کارمەندانی پێیان ئاگادار بن من لە ڕێگای هەولێر بووم ئەگەڕامەوە بۆ سلێمانی سعات حوتنی بەیانی بوو تەلەفۆنیان بۆ کردنیا خانمێک هاتوو بۆ پەیام دەسەکە بە گریاوە ئەڵێ ئیلاوێ پارێزەرەکەتان ببینم منیش وتم وڵی من بشگەڕێمەوە سلێمانی یەکسەر ئەچمە ناو محکەمە داوام هەیە خانمەکە تەلەفۆنی بۆ کردم تیر مشکلەم نییە چاوەڕێ ئەەکەم تا 11:30 نیوە چاوەڕێ کرد 11:30 چوومە لای باوەشێکی پیا کردم وتم ئەو هەموو پارێزەرە هەبوو لە سلێمانی بۆ نەچی بۆ لایت ئەو هەموو چاوەڕێ منت کردووە چەندێک ئەم کێشێت لێ بەسەر هاتووە وتی 6 مانگەڕێکە من ئەم کێشێم هەیە پەنام بۆ چەندین پارێزەری تر بردووە نەیانتوانیوە کێشەکە من چارەسەرکەن بەڵام پێیان وتم بچۆرە ناو پەیام لەوێ پارێزەرەکەی پێیام خانمێکی محاجبێ ئەتوانێت کێشەکانە بۆ چارەسەر بکات واتە ئەم باڵاپۆشیە ئەم حیجابێ بن بۆتە هۆکارێکی متمانە پێکردن بە چواردەورەکەشم و دەستکەوتنی کارێکی باشیش دەست خۆش بابێنەوە لای بەڕێز قەدەم خێرخان ئێمە مەسا ترس و وازێنان لە باڵاپۆشی باس و خوازی کچانە ینی زۆر کچانمانە مەساڵە ئەترسم نایکەم لەبەر ئەترسم دایبنێم هەنگاوەکە نانێم ئەترسم بەخوا بین نەبم چۆن کچان لەگەڵ باڵاپۆشی بەردەوام بن و جیهانی مۆدرێنە کاریان تێنەگات کاریگەر نەبن پێی و ئەو قسە و قسەڵەکانەی کە لە قوتابخانەکان لە خوێندگاکان لە جادەکان خزم و کەسوکار پێیان دەڵێ چۆن بتوان ڕێگری بکەن لەو شتانە و زاڵن لەسەریا و
برۆ بە هیچ باڵاپۆشەکان بدەن. دیارە دڵ سۆسانە و خوشکی کە لەویا بوو باسی کرد کە یعنی ئینسان ئەگەر هەستی کرد وەکو ئیلتیزامێ وەکو پابەندبوونێک ئەو سەرپۆشەی پۆشیوە هەر کاتێک بەرامبەری شیوەستان شتێکیان کرد بەرامبەری ئەم وەکو سەرکەوتنێک بۆ خۆی زانێت هەستەکە ئەو قەناعەتەی کە بۆ ئەم دروست بووە ئەم بڕیارەی کە ئەم داوێتی بوونی بربەستەکان یعنی نابێتە ڕێگر لە جێبەجێکردنیوە بەعکس هەستی کردو کە سەرکەوتوو بە لەوەی توانێتی بەردەوام بێت لە پابەندبوونەکەی خاڵێکی کە وەکو لە سەرەتای بابەتەکە ئیشارەتم پێەیە ئەوەی کە ئینسان بە قەناعەتەوە پابەند دەبێت بە فەرمانی خوای پەروەردگار باڵاپۆشی ئەنجامەدات وای لێ کات کە ئەوە نەبێت بەڕێگر لەوەی چەند ترسێک چەند بربەستێک هەیە لەوەی هەندێک پیان وایە باڵاپۆشیە بێتە هۆی شاردنەوەی جوانیەکانی ئافرەت کە بەڕاستی ئافرەتێک خۆی جوان بێت و ڕێک بێت بە باڵاپۆشی ناشارێتەوە بەعکسەوە نیشانەی بوونی ڕازاوی جوانیە لێژێرەوە پۆشینی جلوبەرگی داپۆشراوە خاڵێکی کە لەگەڵ ئەوەیە کە باڵاپۆش بی من هەموو جارێ لەگەڵ مناڵەکانی خۆشمان لەگەڵ ئەوانیش کە بینی و من پێم وتون باڵاپۆشی ڕێگر نییە لەوەی تۆ ڕێک پۆش بی گویان جوان پۆش بی دواتە لەو دووروبەرەی کە تۆ دەوامەکەی کە ئیشەکەیت کە ڕفیقت هەن مەرج نییە تۆ جلوبەرگەکانت لە ئەوان پەرپوتریان بێکەڵکتر بیان سەرنجڕاک یعنی بەو معنایە کۆمەڵە مەرج لە حیجابە هەیە لە باڵاپۆشیە هەیە کە مەرجەکان وازحن و هەژنۆ مەرج نازانم ئەمڕۆ چەنە باسی کراوەیان ناتا لێرە ئیشارەتی پێ بم بەڵام ئەگەر تۆ پابەند بووی بەو مەرجانەوە بەو مەرجە شەریعانەوە باز نەکراوە مەرجەکان دیارە کۆمەڵێ خاڵن یەکێ لەوانە مەسەلەن هەموو جەسە داپۆشێ جگە لە دەست و دەموچاوەوە ئیجماع لەسەر دەست و دەموچاو هەیە یعنی هەیە ڕەئی هەیە کە بێ دەموچاوی و دەستیش داپۆشە بەڵام ئیجماع لەسەرەوەی کە ئاەتەکە کە فەرمێ ئیلا ما ظهر منها یعنی دەست و دەموچاو کەواتە ئەگەر هەموو جەستەی داپۆشی جلەکە هەموو جەستەی داپۆشێ تەسک نەبێ تەنگ نەبێت و مایس شوهرە و سەرنجڕاکێشانی دەوروبەرەکەی نەبێ جلێک نەبێ هەموو خەڵە لە درۆ بڵێن ئەوە چی بۆ جلە تایبەتە ئیتر هەر جلێکی کە بێت واتە ئەکرێ هەر ئەو مۆدیلە جلوبەرگانی ئەوەی جناوی شارەتی پێ بە کە ئەم مۆدیلات و ئەوە هەر ئەو جلوبەرگەی کە ئێستا هەیە خەڵقی پۆشن بە عاموانش کە پابەندین بەڵام بە شێوازێکدا بیپۆشیت کە ئەو مەرجە شەرعیانی تیا بێ هەر کاتێ جلوبەرگ مەرجە شەرعیەکانی تیابوو چونکە ئێمە لە سەردەمێک ئاژین سەردەمی پێش ئێستا لەوەی هەروەکو عورفیشن لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگای کە لە شارێک بۆ شارێکە بگۆڕێ خەڵق هەر ڕاهات بێ بە یەک پارچە جل لەبەرکە ئاکرێ ڕاهات بێت چەند پارچەیەک لەبەرکە سەرپۆشەکەی بە شێوازێک بەستێ یعنی باڵاپۆشی ڕێگر نییە لەوەی شێوازی جلوبەرگەکە چۆنە ئەکرێ ڕێک پۆش بی جوان پۆش بی جلەکان جۆرە لە مۆدیل و خۆڕ ڕێخستن و جوانی تیا بێت بەڵام داپۆشەر بێ بە هەموو ئەو شوێنانەی کە خوای پەروەردگار ئەمری پێ کردووە ئەمە خاڵەکە کە خاڵی دووەمەوەی کە ئیشارەتی پێ ئەو خوشکە نەترسان لەو لۆمەکردنە نەترسان لەوەی کە تۆ بزانی کە باڵاپۆش بووی زۆر ڕێگری هەیە بەڕاستی ڕێگری هەیە بۆ ئەوی کە بێ باڵاپۆشیش بی کۆمەڵە ڕێگری ئەو ئافرەتی کە باڵاپۆش نییە دایمە لەژێر زەختی کۆمەڵێ حاڵەتە لەوەی چۆن قژی چلێ بکە چی لەبەرکە چی ئەگونجێ لەگەڵ ڕەنگی پێستی چی ئەگونجێ بەڵام کاتێک کە ئینسان باڵاپۆش بوو لەم ئەزمانە ڕزگاریە بێ ئەگەر دیقەت بی بێجگە لە ئەوەش بربەستی کەمان زۆرە لە کۆمەلگایە یەکێکیان ئەو بابەتەیە کە ئەمڕۆ لە ڕۆژگاری ئەمڕۆدا ترسێک هەیە لە کچان لە لای کسانەکە باڵاپۆشیە بێتە ڕێگر لەوەی لە کۆمەلگایە بە کەسێکی دواکەوتوو ئەوەی ئەو خوشکەش باسی کرد کەسێکی کۆت و زنجیر کراو باس کرێ بەڵام کاتی ئێمە باڵاپۆشەکانمان پابەندیەکان وایان لێ بکات هەمیشە پێشەنگ بن لە خوێندنیانە پێشەکەوت و پێشەنگ بن لە داوامکردن و ئەدای خستەخانە و شوێنی داوامەکانیانە هەمیشە کەسێکی لێ هاتوو دڵسۆز و خەمخۆر بن دڵنیا بن کە باڵاپۆشەکان ڕازاوەتریانەکات بێ خەم ناب یعنی خەفەتی ئەوان نەبێ خەمی ئەوان نەبێ کە بەهۆی ئەوانێ ئەوان ڕێگریان لێکراوە و هەر ئیشێکی جنسان بە متمانەوە لەبەر خاتری خوای پەروەردگار بیکە خوا بۆ خۆی بۆی سەهلەکات یعنی ئەتۆ لەوانەیە لە مەرحەلەیەکە کە هێشتا بڕیاری باڵاپۆشی ناوە زۆر ئەو ترس و مەخاوفانە لە دڵتان هەبێ بڵێ جا باشە من وا با بڵێن باڵاپۆش بووم کێڵە لای نابم لەژێر ئەو زەختەیە کە هەیە یاخو کێڵە ڕێگری نابێ بۆی دەوام ئیشم کارم دەستکەی وەکو هێرۆخانی ئیشارەتی پێ بەڵام کاتێ بە قەناعەتەوە کردت کاتێ وەکو ئەمری خوای گەورە جێبەجێ کرد ئەمری خوای گەورە دەسەر و هەمووانەوەیە دڵنیا بە خوای گەورەش ئیش بۆ ئاسانەکات چونکە خوای گەورە لە قورئانە فەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا
يعني خوای گەورە ئاسانکاری بۆکە لە هەموو ئەزمە و ناڕەحەتێک دەری ئەکا و ڕزگاری ئەکا وجاری وایە هەر ئەو باڵاپۆشی تۆ بێتە مای سەرنجڕاکێشانی کۆمەڵی خەڵقیکە بۆی کە هەستەکە تۆ لەو جلای چەند ئاسودە و ئیسراحەتتر ئەرکی خۆ جێبەجێەکەی ئەویش حەزەکە چاوی لێ بکە بەعکسەوە زۆر جارە بێتە هۆی ئەوەی کە ئینسان قیاس يعني زۆر جارێمە لە دەوروبەرەکەمانە قیاس لەسەرەوەی ئەو ئافرەتە شکڵ و شێواز و باوڵێن جلو شێوازی جوانی شتەکەی چەنە گرنگە بەڵام ئەگەر ئافرەتێک گە باڵاپۆش بوو چونکە لە خەمی ئەمانە هەنیە هەوڵ بۆ زیادکردنی و بۆ بەرەو پێشبردننی لایەن ئەدا و هەڵس و کەوت و تواناییەکانی لێهاتوویەکانیەکات ئەوش کاریگەریە بێ لە بەسەر بەهێزکردنی کەسایەتی و متمانە بەخۆبوونی ئەشتوانی بڵێن بەڕاستی گەنجان ئەتوانن بە قەنات و دکتۆری شاری پێجەنانیشن بە قەنەعاتی خوانەوەروە ئەو جیهانی مۆدێنی کە ئێستا بەڕاستی باسەکێ ئەبێت کچانمان یان ئەو دێ مەجموع بە کۆمەڵشتی بێ نەماوە خوان ڕۆشنبیر بکەن خوان پێ بگێنن خوان پەرودە بکەن لەگەڵەشە باڵاپۆشێک بن وەکو ماسای شار پێ خۆشحاڵانە ئێستا سەرۆکی پەرلەمان باڵاپۆشەکانی جگەلەیەکێمە هەر کەسە و تێبینی خۆی و شێوای ئاردایی خۆی جیازە بەڵام لەگەڵەوە باڵاپۆشێکە ئەبینی لە جیهاندا زۆربەی لە نەتوێگرتوەکاندا سەکچێکی باڵاپۆش لە مەجلیسی نوایە بەڕاستی لە مەجلیسا دانراوە هەردا لە ئەوروپایی زۆربەی کچە باڵاپۆشەکان شوێن و کاریگەری خوانن کابوو ئێمە توانین تا کۆمە بڵێن تا جیهان بەرەو پێش بڕوا تا جیهانی تۆڕە کۆمەڵاتەکان زیاتر گەشە بکات تا جیهان زیاتر گەشە بکات هەبێت باڵاپۆشەکانمان زیاتر گەشە بکەن زیاتر شارەزا بن زیاتر فێر بن و بۆی بتوانە کۆمەڵگار ڕۆڵی خوانە بێت بەدڵنیایە دێنە لای دکتۆرەکەیان بەڕێز دکتۆرەکەیان ئەزمموی خۆت لەگەڵ باڵاپۆشی لە دوای تاواکردنی زانکۆ و کارەکان گرفت بۆ دروست بووە و ئەه باڵاپۆشی بۆ تۆی دروستنی گرفت لە پیشەکەت لە کارەکەت وڵامیش پێم خۆش چەند نمونەیەک باس بکەم کە ڕۆژانەیانی لە حیاتی خۆم ڕوویاوە جارێک ئافرەتێکی ئەڵمانی لەگەڵ هاوسەرەکەی هاتنە ناو دەرمانخانەکەەوە ئەو شوێنێکە کارم لێ کرد طبعا من ئەڵمانی نازانم بەڵام ئەوانیش دیار بۆیانی ئەو زمانی بەکاریانە ئینگلیزی بوو داوای دەرمانێکیان کرد ئەنی ئەو دەرمانێکە ئەوان داوایان کرد نەبوو و منیش لە هەمان کاتا ڕێنماییان پێیان کە چۆن دەستیان بکەوێیان بەدیلیان هەیە دوای ڕاوێژێکی زۆر و قسەمان کرد نزیکی دەدەقەیەک هاوسەرەکەی قسەیەکی لەگەڵ کرد بە ئەڵمانی و ینی جۆرە پێکەنینێک هەردووکیان زەردەخەنەیەکیان کرد میش پێم خۆش بوو بزانم بەڕاستی و شتێکە وتیان چی بوو هەر لە سیرکردنی منەوە خێزانەکەی وتی ئەزانی چی پێوتم وتم نایانی تێنەگەشتم لە زمانەکەتان وتی پێی وتم پێم خۆشە ڕۆژێک بێت توش بەم شێوازە ببینم یعنی کە قسم لەگەڵی کرد وتی من خۆشم فارماسیستم خۆشم کولەی سەیدەلەم تەواو کردووە بەڵام یەکێک لە ئاواتە گەورەکانی هاوسەرەکەمەوەیە کە منیش وەک تۆ بمە باڵاپۆش بەڕاستیەوە نمونەیەک بوو کە زۆر دڵخۆشی کردم ینی کە بینیم کەسانی نەک خەڵکی خۆمان نەک کورد کەسانی ئەوروپیش کە ئێمە بینن بەم شێوازە ئەوانیش پێیان خۆشە وەک ئێمە بن الحەمدولله یان نمونەیەکی تر هەر لە تەعاملکردنمان بەڕاستی من زۆر جار بە هاوڕەکانی خۆشمەڵەم ینی ئێمە کە باڵاپۆشیش بووین پێویستە لە کارەکەی خۆمانە لە کەسێکی کە زیاتر خەمخۆین کە ئێمە سەرکەوتوو بین زیاتر هەوڵ بین ینی من ئێستا گەر ڕۆژانە زمانێکی زبر بەکاربێنم بەرامبەر نەخۆشەکان ڕەنگ بە هەر پێیان خۆش نەبێت باڵاپۆش ببینن پێیان خۆش نەبێت مامەڵەم لەگەڵ بکەن بەڵام الحەمدولله خودی ئەو تەعاملە و خودی ئەو بەڕێوەبردنەی کە ئیش ئەەکەم الحەمدولله وای کردووە کە باڵاپۆشی لای دەوروبەرەکەم شیرینتر ببێت هەر بە نمونەش خێزانێک هەبوون فامیلیەک بوون ماوەیەکی زۆر سەردانیان ئەکردین لەم ڕۆژانەیە لە دەرەوە ئافرەتەکەم بینی سەیرەکەم الحەمدولله بۆ بە باڵاپۆش ینی دوایەوەی پێشتر خۆی ینی سفور بوو سفوریەکەشی ڕادەیەکی زۆر بوو کە قەت ینی کە بینیم تعجبم کردەوە قۆم ناکرمە ڕۆژێک لە ڕۆژان بەم شێوازە بێتە باڵاپۆش پیرۆزباییم لێ کرد بەسەر سڵمانە وتی ئەزانی کێ هۆکار بۆ ئەمە وتم نازانم وتی هاوسەرەکەم هەموو کاتێک کە هاتوین پێی وتوم پێم خۆشە وەک ئەم دکتۆرەیە توش باڵاپۆش بی الحەمدولله کە ئەوەش فەزلی خوای گەورەیە کەوا بکات سەرکەوتنمان پێ بەخشێ بۆی بتوانین نەک ئەو ڕێگەیە خۆمان بەڵکو هاندەر بین تەشجیعی ئەوانی کەش بکەین ئەگەر بە قەولیش نەبێ ڕەنگ بێ نەتوانم کەسێکێتە دەرمانخانەوە مەجای ئەوە نەبێ نوسحی بکەم شتێک بێ بەڵام لە خودی ڕەفتار و لە خودی ئاکاری ئێمەوە وەری بگرێ و شیرینتر ببێ لە لای یەکێک لەو گلەیانەی کە زۆرێک لە هاوڕەکانی خۆم ئەیکەن بەڕاستی هەروەکوانەی کە پێشتریش دکتۆر و مامۆستاکان باسییان کرد ئەوەی کە تۆ باڵاپۆشبی ناتوانانی لە هەنێ شوێن کار بکەیت من خۆم ئەوەم تاقی کردوتەوە وەکو تاقیکردنەوە لەوانەیە ئەوە ڕوبەڕووی منیش بوو بێتەوە لە هەندێک حاڵەتە بەڵام ئەگەر بێت و
ئەوە من لەو کاتەیە بڵێم واز لە باڵاپۆشیەکە بێنم باڵاپۆشی هۆکارە بۆ ئەوی کار نەکەم ئەگەر ئێمە سەبر نەگرین ئەگەر ئێمە سەباتمان نەبێت کەواتە کێ ئارام بگرێت لە پێناو ئەو ناڕەحەتیە بەڵکو بە شانازیەوە قەیچێکا بە من نتوانم لەم شوێنە کار بکەم لە شوێنێکی کە بە شانازیەوە کە پێیان خۆش بێتوانم لەگەڵ ئەوانە کار بکەم کەواتە خودی ئەو ڕێگریە نەبێتە هۆی ساردکردنەوە من ناڵم هەر نییە بەڵکو لەواچێ هەبێت بەڵام الحەمدولیلا لە چاو جارانە ڕێژەیەکی زۆر کەمە چونکە ئێستا ڕۆشنبیری زیادی کردووە تێڕوانین بۆ باڵاپۆشی جیاوازە لە جاران ینی ئەو قورساییە نییە کە تۆ باڵاپۆش بیتر ناتوانانی لە هیچ شوێنە کار بکەیت بە پێچەوانەوە من ئێستا لەگەڵ نزیکی 6 هاوڕێم کە لە دەرمانخانە کارەکەین الحەمدولیلا هەمومان محەجەبین زۆربەی کە ئەمان بینێ دەستخۆشیشمان لەیەکە لەوچێ لە 100 کەسیش کەسێک بڵێ چییە هەمووتان خۆتان داپۆشیەوە بەڵام ئێمە دەستخۆشیەکان ئەوەندە زۆر الحەمدولیلاوە ئەکا نەقد و گلەییەکان نەبینین و بەنسبەت ئەوەش کە تۆ چۆن خۆڕاگربی بەڕاستی بەشێکی زۆری دوای بۆی خۆی گەورە سەرکەوتنت پێ بەخشێ ئەبێ خۆت سەبرێکی زۆرت هەبێ لەگەڵی ینی من هەر چاوەڕێ بم هیچ ناڕەحەتیەک نێتە ڕێگەم و ئەم هەڕێگەم هەڵبژاردبێ ئەمە هیچ کات نابێت ئەوانەشی کە ئەڵێن ئێمە ینی ناتوانین بیکەنیان شتێکە تۆ ئەگەر خۆت هیچ نیەتێکت نەبێ بەڕاستی هەر چاوەڕوان بی بڵی خۆی گەورە هیدایەتمەیە ئەمەشیان دیسان دروست نییە بەڵکو بە پێچەوانەوە خۆی گەورە فەرمە یعلم الله في قلوبكم خيرا يؤتكم خيرا ئەگەر تۆ خۆت نیەتت هەبێ خۆی گەورە خۆی بۆت ئاسانەکە بە پێچەوانەوە من الحەمدولیلا حیجاب زۆر پۆزتیڤانە زۆر ئەرەیانە لە ژیانما ڕەنگی یاوە ئەوە زۆر جار ینی کە بینی ومە دەستخۆشی زۆر هاتووە ئەوە زیاتر تەژێی کردم بەڕاستی ینی هیچ ناڕەحەتی ڕنگ بێ هەبوو بێ بەڕادێکی کەم بەڵام نەم کردووە بە گرفت لە لای خۆم بەڵکو بە پێچەوانەوە بە سەبرگرتن و بە ئارامگرتن الحەمدولیلا ئاسانتر بووە لەلام و داواکارم لە خوای گەورە کە هەموو کات ینی من و هاوڕێیان و هەموو خوشکەکانم ئەوانەی کە باڵاپۆشین بەردەوامیمان پێ ببەخشێ ئەوانەشی کە باڵاپۆشنین ئێمە لە خۆمانیان دوور نەخێنەوە بەڕادەیە کە حەز نەکەن ئەنی ئێستا من خۆمەگە ڕۆژێ لە ڕۆژان ببمە خاوەنی سنتەرێکی مدیکاڵ یان دەرمانخانەیەکیان هەر شوێنێک ئەوە ناکەم بە پێوە بەڕاستی کە من تەنها محەجەبە وەرگرم ینی هەردوو بڕیارەکە بە هەڵە ئەزانم ئەوەی کە ئەڵێ تەنها محەجەبە وەرەگرم ئەوەش کە ئەڵێ تەنها من ئەبێ کەسێک بێکە باڵاپۆش نەبێ بەڵکو بە پێچەوانەوە بە پێی توانەوە بە پێی ئاستەکان هەردوورا لە خۆم ئەگرم بەڵکو بەهۆی ئەوەی کە محەجەبەکان نمونەیەکی جوان پێشکەش بکەن لەلای ئەوانی شیرینتر ببێت ئەمە ئەبێتە هاندەرێک بۆ ئەوان و پاڵنەرێک بۆ ئەوانش حیجاب بپۆشن دەستان خۆش بێت دیارە لە دوای گفتوگۆکەمان کابوو باڵاپۆشی هێوینی سەرکەوتن لە هەر کوێبی باڵاپۆش دەتوانێت ڕۆڵی خۆی ببینێت لە هەر شوێنێک بیت باڵاپۆش دەتوانێت کاریگەری خۆی دروستکات کابوو ئێمە جەناب تەنوەکو نمونەیەک لە ئەزمونداران چەندەها نمونەی کەمانێک لەوانەی لێرەشە ئامادە بن باڵاپۆش بن چەندەها ئەزموونی جیاواز و سەرکەوتوانیان هەبێت لە ژیاندا بەڵام پێمان خۆش و لە خزمەت میوانە بەڕێزەکانە وەکو چۆن بڵێ نمونەیەکی کەم کە سێ خوشکە بەڕێزەمان ئەزیێدام سێ مامۆستا بەڕێزە دکتۆرە بەڕێزە پارێزەرە بۆیە ئەم سیانەمان کردە پێشەنگی نمونەکان لەبەر خاتووی کە هەمومان ئەزانین هەم پارێزەری قورسە لەگەڵ ئافرەتە هەم دکتۆریش کە هەمیشە کە پیشێکی ئافرەتان و کە خودی ئافرەتان زیاتر بێگرنگی بۆ پیشەیانە بەرکە پێوی بەباری تەندروستی هەڵکو مامۆستایش و پەروەردەکاری و خودایەتی ئەمە نمونەیەک بوون بۆ پێشەنگی کارەکانی تر کابوو ئەبێ ئێمە هەمومان نمونەی ئەزموندارانی پێشتری خۆمان لەسەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دواتری سەحابەی ڕەزگان دواترین ئەو ئافرەتانی کە لە مێژووە بۆ کاریگەری تایبەتیانە بووە ئەو ئافرەتانی کە ئیمام بەڕێزەکان لایان دەرس خوێندون فێر بوون و گەشان کردەوە کابوو ئێمە هەمومان دەتوانین ئەزمونێکی زۆر جوان بین بۆ کۆمەڵگا دەتوانین ئەزمونێکی زۆر سەرکەوتوو بین بۆ خانوادەکەی خۆمان کابوو هەر دایکێک هەر کەسێک لانەیە کەسێک دایکێک ئێستا لە ماڵەوە بێت کە دکتۆر نەبێ پارێزەر نەبێ ئەتوانی بۆ خودی خۆی لە ماڵەکەی خۆیان گەورەترین سەرکەوتن بە ئەنجام بگەێنێت بتوانێت ماڵەکەی خۆی کا بە قوتابخانەیەک بۆ فێرکردن بۆ پەروەردەکردن کابوو میوانە ئازیزەکانمان باڵاپۆشی دووبارە ئەگڵێنەوە هێوینی سەرکەوتنە و ئێمەش سپاس و دەستخۆشیمان ئاڕاستەی میوانە بەڕێزەکان و ئاڕاستەی میوانە بەڕێزەکانمانەکەین بۆ پانێڵەکە و میوانە بەڕێزەکان بۆ ئامادەبوونیان لە هۆڵەکە خۆی گەورە پاداشتی خێر هەموو لایەک باتەوە دەستخۆشیمان بۆ کەناڵ پێیان ئامادەبوو لە پانێڵەکەمانە خۆی گەورە هەموو لایەک سەرکەوت و سەرفرازگا و دەستان خۆش و دەستخۆشیمان بۆ مامۆستا بەڕێزەکان